دەنگت نییە هاورە شەماڵ، دەنگت نییە. ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. خۆشحاڵم جایشتر لەگەڵەوە ئازیزان من و هاوڕێم ڕەحمان حسێنزادە بۆ پێشکەشکردنی بەرنامەیشتی لە بەرنمەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان. بەرنامە ئەم جارمان تایبەتە بە جەنگ و وێرانکاری لە ئێران و ئایندەی کۆمەڵگای ئێران و کوردستان. هاوڕە ڕەحمانم کاتت باش، ئومێدوارم باش بیت. منیش هەر ئومێدوارم تۆش باش بی. سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنمەکەمان، دەست خۆش بێ. بەر لە دەستپێکردنی بەرنمەکە پێم خۆش هاوڕیانە کە لەگەڵمانان لینکی بەرنمەکان لە ڕێگەی خۆیانەوە پەخش بکەن تا بینەرانێکی زۆرترمان لەگەڵا بن. ئازیزانێک کە بیانوێ بەشدار بن لە بەرنمەکە یاتوانن کۆمنتەکانی خۆیان لە فەیسبوک یاخود لە یوتوب دابنێن. بەرحاڵ هەرچۆنێک بۆتان ئەکرێ بەشدار بن، بەڵام بۆ باشترە بۆ ئێمە کە لە ڕێگەی یوتوبەوە بەرنمەکانمان ببینن. بەڵێ هاوڕێ ڕەحمان، ئەوە وا بوو بە 6 ڕۆژی ڕێک. ئەمڕۆ 6 ڕۆژی تەواو کرد جەنگێکە ئەمریکا و ئیسرائیل لە بەرامبەر ئێرانە دەستیان پێ کردووە. وێرانکارێکی زۆر کەوتوتەوە ئەم جەنگە بە پێچەوانێتەوە قوعاتی بازێک کە پیان وا بوو لە ماوەیەکی کورتا ممکنە کۆتایی پێبێ، وا دیارە درێژە ئەکێشێ. باروەنجامی ناوچەیی زۆر خەتەرناشی لێکەوتوتەوە. کارەکانی جمهوری ئیسلامی و کاردانەوەکانی کارێکی کردووە خەریکن دەوڵەتی زۆرتر و هێزی زۆرتر تێکەڵ بەم شەڕە ئەبن. و ئەگەرچی ئیسرائیل و ئەمریکا نەخشەکانیان کەمێک جیاوازی تایە، بەڵام وا دیارە ئەم ئاراستەی ئەم جەنگە بەرەو ماڵوێرانیشی زۆر گەورە نەک لە ناوچەی لە ئێران و لە کوردستانە بگرە، لەسەر تاسەری ناوچەکەیە بەرەوە ئەوە ئەچێ. ئەم دۆخە دیارە کاریگەری لەسەر خۆرهەڵاتی ناوەڕاست بەگشتی داناوە. عێراقی خستۆتە ژێر سێبەری خۆیەوە، لوبنان کەمێک پێشێستا گوێم لە دەنگ و باسەکان بوو کە بەیروت بەرەوە ئەوە چێ ببێ بە غەزەیەکی تر لە پاڵ ئەو وێرانکاریەکە لە غەزەیە ڕوویدا، لەوێش ئەماشت دووبارە بێتەوە. بۆم بابارانەکان لەسەر تاران بەردەوامە، وێرانکاریی زۆر زۆر گەورە کەوتوتەوە. هێزی زۆر کۆنەپەرستوانە ئامادەن بوو ئەوەی کە لە درێژەی ئەم شەڕەیەوە لە درێژەی ئەو هەوڵانەیە کە ئەمریکا و ئیسرائیلی دەن سیناریۆیەکی تاریک بەڕاستی بەسەر ئێرانە بە تایبەتی بێنن کە دیارە درێژکراوەکەی و مەینەتیەکانی تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاست ئەگرێتەوە. پێم خۆش سەبارەت بەمانە ئەمڕۆ قسە بکەین. تقریبەن زۆرتریش فۆکوسمان لەسەرەوە بێچیکردن خنجەماوەری خەڵکی ئێران و کوردستانیش چۆنی ڕوبەڕووی ئەم ڕووداوانە ببنەوە و چۆن بە کەمترین زەرەرەوە لی دەرچن. بەرحاڵ لێکدانەوەی جۆر بە جۆر هەیە کە خەڵکانێک پێیان وایە کە ئەماتوانێت سەرەتای شۆڕشێک بێ، بەڵام ئەوەی کە بینرێتەوەی کە بەرچاوە ئەوەیە کە ئەم جەنگە زۆرتر لە جەنگی ساڵی 1991 ئەچێ کە لە بەرامبەر عێراق ئەنجام دراوە. سەرنجامی ئەوە تەنها مەینەتی بەشی خەڵکی کارگەر و زەحمەکێشی کوردستان و عێراق بوون. ئەم مەینەتیانە چۆن کەم کرێتەوە؟ قسە و باسمان و گفتوگۆمان ئەمڕۆ لەسەرمانە چڕەکەینەوە. من پێم خۆشە تۆ دەست پێ بکەی، چۆن ڕووداوەکانە بینی و درێژکراوەکانی ئەم جەنگە چۆنە بینی و ئەو هەڕەشانەی کە لە بەرچاون و لە ئایندەشا ممکنە بێنە پێشەوە چۆن هەڵسەنگێنی فەرموو. لە پێش هەموو شتێکە زۆر جێگای داخە شەڕێکی ئاوا ماڵوێران کرد بەسەر کۆمەلگای ئێرانە داسەپاوە، بەڵام هەر ئێستا و هەر لە ڕۆژی ئەووەڵیشەوە معلوم بوو ئەو شەڕای ئەم جارە هەر لە چوارچێوەی جوغرافیای ئێرانە نامێنێتەوە. ئێستا ئاشکرایە بۆتە شەڕێکی منتەقەیی. تۆ نێویە وڵاتانی کەڵان دەرگیر بوون با تێکراری نەکەمەوە باست کرد و ئەبێ ئەوەمان لەبیر بێ ئەم شەڕی کە ئەکرێ تەواوەن پەیوەندی هەیە بە شەڕێک کە لە دوای 7 ئۆکتۆبر ئیسرائیل دوای حملەکەی حەماس دەستی پێکرد، یعنی جزوی شەڕێک بوو کە هەر ئەو وەختەژە شەڕە باری ناوچەیی بوو، باری منتەقەیی بوو، لوبنانی گرتبووەوە، یەمەنی گرتبووەوە،
هەرە وەختی شەڕی 12 ڕۆژە لەگەڵ ئێران کرا دەرنەتیجە ئەمە لە چوارچێوەی نەقشە و پلانی ئەمریکا ئیسرائیل بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوەی پێیاڵەن خاوەرمیانەی تازە و حتا بە دوایدا تەرحی ئیبراهیم داسەپێنن بەسەر کولی وڵاتانی منتەقە و ئەوە لەم نێوەدا عاقبەت وەکو بەشی سەرەکی محوەری مقاومەت جمهوری ئیسلامی بوو ئێشتا مرۆزمیان بووەوە هەیە تا ئێستاش بەرحاڵ دەبواە ئەم شەڕە بکرێن منزورمەیە بڵم بناغەیەکی قوڵتری بوو ئەم پێشخانێکی ناوچەیی بوو هەم ئێستایەتە شەڕەکە وەتە شەڕێکی منتەقەیی جێداخەکەوەیە هەر لەم ماوەی ئەم شەش ڕۆژەدا کاولکاری زۆرە ژرانی خەڵکی سیڤیل زۆرە ئاماری باڵای 1000 کەس هەیە حتەنیا یەک نمونە هەر لە دوو ڕۆژی ئەوەڵا مەدرسەیەک لە شاری میناب وابزانم نزیک تارانە لەوێنە نزیک 160 لاو خوێندکار بێتاوان لە بین چوون ینی لە 180 کەس 160یان لە بین چوو بزانە چ تاوانێکی گەورەیە وەلێنە حاڵە ئێمە ئەگەدار بین باری بژیوی کۆمەڵانی خەڵک زۆر زۆر خراپە گرانی هەر لە ماوەی ئەم شەو ڕۆژەدا بە 2-3 قات زیادی کردووە ئەتا بێ ئیمکاناتی هەیە ژیانی نۆرماڵ لە زۆربەی شارەکان تێک چووە شاری تارانی 12-13 ملیۆنی ئەتوانین ئەدعا بکەین نیوەی 6 ملیۆنی ئەو شارەی بەجێ هێشتووە ڕویان کردوتە شارەکانی دیکە و بەتایبەت شارە چکۆلەکان ناوێرم چنە شارە گەورەکانی کە بنکەی نظامی و ئیمکاناتی جمهوری ئیسلامی زیاتری لێ بەرەو شارەکانی شمالی ئێران بەرەو شارەکانی غەربی کشور و شارەکانی کوردستان تازە شارەکانی دیکە ئەجملە من ئاگاداری بڕێک لە شارەکانی کوردستانم خودی ئەوانی شار چۆڵەکەن ڕوو دەکەنە دێهاتەکان ئەمە نمونەهایەکی زۆر چکۆلە لەو کارەساتەیە و پرۆپوچەی کە خەڵکی بێدفاع دەتمە ناخوا و ئەمە دەخاڵەتی بەشەر دۆستانەیە ئەوانە بێمەعنایە خودی ئەم وەزیری دفاعی دروست وەک ترامپ فاشیستی ئەمریکا دوو ڕۆژ لەوە پێش لە کۆنفرانسی مەتبوعاتی تر مەتبوعاتەکەی ئاشکرا دەری بڕێوتی ئەم شەڕی ئەمە هیچ پەیوەندی حتا بەو دموکراسیە پرۆپوچەی کە خۆیان بانگەوازی بکەوتی هیچ پەیوەندی بە دموکراسیەوە نییە دەنەچە بە عملیژەم دەخاڵەت بەشە دۆستانەوە خۆیان ناویانەتە ژێر پێ بۆ معنایە لە پێناو ئەهدافێکی هەم جەهانی هەم منتەقەی کە ئەمریکا هەیەتی و ئیسرائیلیش لە پێناو ئەهدافی منتەقەیەکەی و خامەریوانی تازەی کە لێودا ئیسرائیل هەمەکارە بێت و لە عینە حاڵە لەژێر هێژمۆنی ئەمریکادا احتیاجیان بەم جۆرە شەڕانە هەیە دەرنەتیجە ئەمە دەلیلەکانیەتی کارەساتی ئاواشی دەکەوتوتەوە ئەلانیتە شەڕەکە باری منتەقەی پەیدا کردووە من لە یەک کەلامدا ئەوە بڵێم خەریکە کۆمەلگای ئێران بەرەو سناریویەکی تاریکە بات و ئاساوارەکانی دیارە لە درێژەی قسەمانە زیاتر لەسەری قساکەین تا ئێستاش لەو شەژ ڕۆژەدا درستە بە لەحاظی نظامی زەربەی زۆر قورسیان وەشاندووە بەڵام ڕاستەکەی هەم ئەمریکا هەم ئیسرائیل یەک باڵێکی ئیستراتیژیەکەیان پەچی کەوتووە ئەوان لەسەر ئەوە حساب ئەکەن هەم لە شەڕی 12 ڕۆژەیەوە بوو هەم ئێستا کە گۆیە بەم زەرب وەشانانە کارێ بکەن خەڵکی تووڕە لە جمهوری ئیسلامی بێنە شەقام و بە ئەتراز و تەزاورات زاهرەن ئەو خەڵکە ببنە عاملێک بۆەوەی جمهوری ئیسلامی سەرنگون کرێت ئەو خەڵکە لە شەڕی 12 ڕۆژەیە وای نەکرد لەم شەژ ڕۆژەیە وای نەکرد منتقیشی هەیە لەژێر بۆمب و دووکەڵی موشەکە تەزاورات معنای نییە ئاعتراز معنای نییە کەسێک ئەمەی نەفامیایە کە نەیان فامی ئۆپۆزیسیۆنی دەستەڕاستی ئێران لە ڕەزا پەهلەوی و سەڵتەنەت تەڵەبەوە بگرە تا ئۆپۆزیسیۆنی ناسیۆنالیستی کوردە کوردستان بەخۆش نازانم چەندە بڵم بەخۆشی یا غەیرە خۆشی 20 ساڵ 30 ساڵە ئێمەی کۆمونیزمی کارگەری پێدارگریمان لەوە کردەوە وتمانە لە چوارچێوەی شەڕدا ئەوەی ئەدەیەک دڵیان پێی خۆشە
نە شۆڕش ئەبێ نەخەباتی جوهری گەورا بێ ئەوانە اتفاقان ئەخاتە دواوە ئەیان خاتە پەراوێزەوە دەنەچە ئەوان بارێکی مهمی استراتیژیەکەیان کە لەنگە ئەمریکا و ئیسرائیل ئەوەیە تا ئێستا و لەو شەژمانگەدا خەڵک ئەو جۆرەی ئەوان پیان وابوو دەبێ بێن و تەکلیفی جمهوری ئیسلامی ڕۆشنکەنەوە ئەوە نەبووە من لێرە ئەوە بڵێم تەبعان ئەگەر ئەم شەڕ و قەتڵ عام و سوزانم ئەم زەربەوەشە نظامیە کار بگاتە جگایەکی تر جمهوری ئیسلامی لە پەل و پۆ بکەوێ زۆر لاواز و زەعیف بێ بەعید نییە ئەو وەختە خەڵک پیان وا بێجا بڕۆن بڵێنەمە ئەم لاشەیە با بنینە گۆڕ ئەو وەختە وا بکەن بەڵام ئێستا ئەوەی نییە تا ئێستا حتا لەباری خەبات و مبارزە و تەمەشای بکەیت ئەم شەڕە زەربەی قورسی لە خەبات لە شۆڕەژێڕیەتی لە فەزای شۆڕەجێرانە لە کۆمەلگای ئێران داوە دوو خاڵ هەیە هاوڕە ڕەحمان لێرەیە یەکێکەوەیە کە پێم باشە ئاماژەی پێ بکەین یەکێکەوەیە کە تەسەوڕێکی ئاوا هەیە کە ئەم دواکەوتنەی ئاڵ و گۆڕ لە ئێرانە یاخودەوەی کە جمهوری ئیسلامی ئێران تەسلیم نەبووە بە جۆرە لە جۆرەکان وای لێک ئەدرێتەوە کە سەرنجام ئەم شەڕە درێژە ئەخایانەوە ئەمە ئەکاتە ئەوەی کە ئەمریکا و ئیسرائیل لەم شەڕە پاشەکشە بکەن و دەستبەردار بن و جێگا چۆڵکەن و گوایە جمهوری ئیسلامی دەستی باڵای هەیە کە بە لێکدانەوەی من ئەو تەسویرە شتێک لە بەرچاو ناگرێ ئەسەن ئەوە کە ترامپ ئەڵێ ئێمە بۆ دیموکراسی ئەم کارە ناکەینەوە کە 100% ڕاستە و زۆر بە بێشەرمانە دەبری ئەو فیشاڵ و دەلەسانەی کە لە جارانە لە ئەکرا بە ڕیتۆریکێک بۆ پاساودانی ئەوەی کەوا بۆچی جەنگەکرێت و شەڕەکرێ و بۆچی ئەم وڵاتانە وێران و خاپورەکرێن ئەو زۆر باشکرا ئەڵێ باسەکەمان باسی دیموکراسی نیە بە شوێن دیموکراسیەوە نین بە شوێنەوەی ئەم ڕژێمە بگۆڕێت و ئەو هەڕەشانەی کە لەسەرمانە گوایە کۆتایی پێبێ دیارە دووبارە لە تەبریرکردنی ئەمانەیە پەنا بۆ کۆمەڵێک چیرۆشی زۆر سیر و عەجایبە بن لەوەی کە ئێران توانایەوەی هەیە کە چەک دروست کات و تەنانەت چەکەکانی بگاتە ئەمریکا گوایە هەفتەیەکی ماوە بۆی کەوا بۆم بینن ئەتۆمی دروست بکات و ئەم بۆمبە ئەتۆمیە تەواوی معادالەکان لە خۆرهەڵاتی ناوەڕاست و لە دنیاە ئەگۆڕێەوە خەریکە جەماوەری خەڵکی ئەمریکا بە تایبەتی کە ئەو قەول و وعدیدا بوو کە نابێتە هۆکاری شەڕێکی نوێ و شەڕێکی نوێ هەڵناگیرسێنێ ئەوان وادار بکە کە ئەم جەنگە قوبوڵ بکەن و لە بەرامبەر ڕەقیبەکانی خۆیان ڕوونی بکاتەوە کە بۆچی ئەم شەڕاکە بەڵام حەقەتەکەی ئەوەیە ئەوەی کە لە پشتی ئەم شەڕەوەیە لەوە ئەچێ خودی شەڕکردن بێ ینی ئەوەی کە ئەمریکا ئەوێم ئەنجامی باتەوە ئەوانە کە دیارە لەم بابەتەوە ئیسرائیل لە خۆرهەڵاتی ناوەڕاستە باشترین دەستکەلایەتی و باشترین هاوکارێتی بۆ ئەم کارە ئەوەی کە ڕەوتی فاشیزمی ئەمریکای ئەنجامی باتەوەوانە زۆرتر جگە لەوەی کە لە ئاستی جیۆپۆلیتیکی ئەوانەیە مەبەستی ئەوەیە دەستی باڵا پیا بکە لە ئاست ڕەقیبەکانی خۆیان لە ئاستی دنیاە بەشێکی ژێرپێنانی هەموو ئەو بەها و ئەو قانون و ئەو مقرراتە نێودەوڵەتیانەیە کە تا ئێستا پەیوەندی بینی دەوڵەتەکانی بڵین لەو چوار شێوەیە کار ڕاگرتووە و لە لایەکی ترەوە بردنە پێشەوەی سیاسەتی فاشیستانەی نوێی ئەم ڕەوتە دەسەڵاتدارەیە لە ئەمریکا ینی پێچێ هەندێک جار من وایە بینم کە خودی شەڕەکە ئامانجە نەگەوەی کە ئامانجی شەڕەکە چییە ئەنی خودی ئەوەی نواندنی هێز و شەڕکردن و بەم جۆرە بەم شێوازە خاپورکردنی وڵاتێک و پەلاماردانی ناوچەیەک بەم جۆرە خودی ئەمە ئامانجی ئەمریکایە ئەوێ نیشانی بداکە ئەو توانای هەیە و هێزشی زەبەلاحی هەیە وەکو چۆن فڕاندنی مادۆرۆژ ئەساسەن خودی ئەکشنەکە خودی ئەو بڵین کارێکە کرا وەکو فلیمێکی هۆلیودیە بینراوە ئەوانە ئەوە ئامانجی حملەکە بۆ گەرنا باسی نەوتەکرێتەوەوانە نەوتی فەنزەوەی لاموشینە 15 ساڵی تری بوێت تاوەی کە بەکار بێ
بفرۆشرێت و سوودی لێوەربگیرەوەوانە هەموو کەسیش باسی ئەوواکەن ئێستا لامە لایەنێکی ئەم مەسلەی لایەنێکی تری ئەوەیە کە بە بڕوای من ئەم بارودۆخە کارێکەکە ئەوەی کە پێوترێ پاشەخشەکردن و ئەوانە ئەسەن واقعەتی نییە و ئەگەر ئەمریکا مەجبور بێت و ناچار بێت یاخود لەم شەڕەیە بە هەر حاڵ بە ئاراستەیەکا بڕوا کە ئەو بەرەو پاشەخشە بڕوا ئەگەری ئەوە هەیە کە قەتڵ و عامێک و یاخود تەنانەت بگاتە بەکارهێنانی چەشی زۆر خەتەرناکیش لە ئێرانە درێغی ناکەن واگەر ئەم ڕێگایە نەگرێتە بەر ممکنە دەست بخاتە ناو ئێرانەوە هەر ئێستاش هەوڵەکانی بۆ گۆڕینی دۆخەکە لە ناو ئێرانە بە سیونارێکی تاریک زۆر زۆر بەرجەستە و دیارە ئەو هەوڵانەی کە ئەیدا و ئەو تەلەفۆن و پەیوەندیکردانەی کە بۆ نمونە بە بەرزانی و بافڵ تاڵەبانیەوە کراوە یاخود بە بڵێن سکرتێری حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانەوە کراوە نیشانی ئەوە ئەدا کە بەڕاستی ئەمریکا خەریکە بە ئاراستەی تێکدانی ئێران و ڕوبەڕووکردنەوەی لەگەڵ سیناریۆکی تاریکە هەنگاو بنێ ینی وەک ئەوە دیارەکە دۆڕان یاخود پاشەخشەکردن بۆ ئێران ئەگەرێک نییە و یەکێک نییە لەو ئۆپشنانەی کە ئەمریکا بۆ خۆی دانابێت من شەرۆک تۆ بیرەکەمەوە ئەمریکا و ئیسرائیل واردی شەڕێک بوون پیان وابوو زۆر لە کوردماوەدا سەرەکەون فێرەنجارە 6 ڕۆژ گوزەراوە ئێستا کوونە ناتوانین بڵین زۆر درێژ بووتەوە ئەوە خەست و خۆڵ ئەم بۆمبارانەکەن خۆی ترامپ ئەڵێ ئێمە یەکمان ئەم کاراکەین دوێنەکە ئەرتەشی ئیسرائیل وتوێتی ئێمە بۆی هەموو کارەکانی خۆمان بەدڵی خۆمان جێبەجێکەین احتیاجمان بە 2 هەیە یعنی ئینسان لەلانێکم 2 ئەو جۆرەی ئەم فاشیستانە ئاڵێن بزانین بەرنامەکانیان چۆنە و ئایا جمهوری ئیسلامی بەڕاستی دوای 2 هەفتە دوای 3 هەفتەش ئیمکانی مقاومەتێک لەو ئاستێکی ئێستا بینرێ ئەیبێ یان نا ئەوان بۆ شەڕێکی کورتماوە هاتوون شەڕی درێژماوە بۆ ئەوان زۆر خەتەرناکە بێ بەتایبەت چونکی مەجاری ئەوەی هێزی زەمینی واردکەن وەکو عێراق وەکو ئەفغانستان ئەمەیان لانی کەم ئێستا نییە بۆ یان لە پلانیان نەبووە بەڵام منیش پێم وایە بە ئەوزاعەکە زۆر زۆریش ئاڵۆز بێ لەگەڵ تەنگەژەی زۆریش ڕوو بەڕوو بن ئەمریکا و ئیسرائیل ئەوان هەموو شتێک دەسە بن لەم شەڕەدا سەر بکەون لە بەرابەر جمهوری ئیسلامیدا حتا ئەگەر 50-50ش سەردانەوێنن ئەو جمهوری ئیسلامی دوای ئەوەی خۆی ڕابگرێ و بمێنێ 47 ساڵە مشکلی گەورەی لە خاوەرمیانە بۆ دروستکردوون لەوەلاوە زۆر زیاتریان بۆ دروستەکە دەرنەتیجە وەلایەنە حاڵە خەریکە اتحادە جەنگەکەیان گەورەتریشە بێتەوە بە تۆری واقعی خەریکە وڵاتانی عەرەبی وەکو عەرەبستان وەک قەتەر ئەوانە بەرخلافی تەسەووری جمهوری ئیسلامی پێی وابوو ئەگەر ئەو موشک بخا بۆ ئەو وڵاتانە بە بەهانەی پایگا نظامیەکانی ئەمریکا ئەوان ئەبن بە ئەهرومی فشارێک لەسەر ترامپ زوو بێ و مزاکرە بکە و مفاوەزە بکە و سازش بکە ئەڵان بەرعکس ئەوانش حسابیان ئەڵەن جامە هەرە جۆری وتم 50-50 ئەگەر مزاکرەی لەگەڵ بکەن سەردابنێنە دواتر قامکە کاتە چاوی خودی قەتەر و کوێیت و عەرەبستانوانای ئەوەختە جمهوری ئیسلامی بێتە ژاندارمی منتەقەکە ئەڵان ئەوانش تازە کە شەڕەکە دەستی پێ کردووە شکستی جمهوری ئیسلامیانەوێت لەم نەپرسی دەرنەچە لەوانەیە جبهەی شەڕەکە لە هەفتە ڕۆژی ئاندەیە گەورەتر بێتەوە خودی عەرەبستان هەڕەشەی کردووە قەتەر هەڕەشەی کردووە و بەتایبەت ئەمڕۆکە ئازەربایجان جمهوری ئیسلامی دیارە بە چ مەحاسبەیەکی خۆی موشکیشی خستووە بۆ نەخجەوان و بۆ منتەقەیەک لە ئازەربایجان لەگەڵ کاردانەوەی توندی ئازەربایجان ڕوبەڕووە ئازەربایجانی یەکێ لە دەوڵەتە هەرە هاوپەیمانەکانی ئیسرائیلە ینی مەسەلە لە پشتیوانیەکی گەورەی ئیسرائیل بەرخوردارە دەرنەچە ئەوە وەلایەنە حاڵە منیش وا بیرەکەمەوە ترامپی فاشیست حازرە دەست بەرە بۆ هەموو کەرەستەیەک بۆی تا سەرکەوێت من ناڵم حتمما لە بۆمبی ئەتۆم ئیستفادەکە بەڵام لە زۆر کەرەستەی پێویستی جەنگی
کەگە کۆمەڵکوژیشی لێ بکەوێتەوە لە شارێک لە شوێنێک ئەو کارە بکە ئەمە لەو بابەتەوە دەرنەتیجە بەڵام هەرەوەی 6 ڕۆژی ئێستا ئاوا چۆتە پێشێ زۆر بە دڵی ئیسرائیل و ئەمریکا نەبووە پیاما بۆ واخەن لە کوردماوەدا و بە چەند ڕۆژێک بە تایبەت حسابیان لەسەرەوە کردبوو جەماوەری خەڵکەکەژ ڕژێنە خیابان و کاری جمهوری ئیسلامی یەکسراکەن جمهوری ئیسلامیش خۆی بۆم شەڕە ئامادە کردبوو ئەمجار لە شەڕی 12 ڕۆژەیە بڕێ غافڵگیر بوو خۆشیان وتیان غافڵگیر بووی بەڵام لە دوای شەڕی 12 ڕۆژە هەم جمهوری ئیسلامی زانی شەڕێکی دیکە ئەبێتەوە هەم ئەمانی خۆیان هەردوو تەرەف خۆیان ئامادە کرد بوو و ئەم جارە خۆ تیارکردنێکی زیاتریان بووە حتا خامنەیی و دارودەستەکەی بەڕاستی خامنەی دای نبوو کوژرێ مادام لای خۆی دای نابوو سەردانە نەوێنێ و تەسلیم نەبێ دای نەبوو بوو کوژرێ خۆی دەستوری داوە هەر پۆستێکی دەوڵەتیە بێ 4 جێنشینی ببێ بۆ ئەوەی معلوم بێ دەنەچەوە تا ئەوجەی بمبارە بگەڕێتەوە شەڕەکە لانیکەم من پێما بێ ئەوەی چاوەڕوانە کرێت لە 2 هەفتەی ئایندە تو لە کێشێ ئەو وەختە ئینسان دەتوانێت کۆبەندێ بکە ئایندەکەی چۆنە بێ بەڵام هەر ڕۆژێکی لێ بگوزارێ کارەساتەکە گەورەترە منتەقەیترە و نالەباری بۆ کۆمەڵانی خەڵک زۆر زیاترە دەرنەچە مەگەرەوەی فەرزگەین دوای 2 هەفتە 3 هەفتە بەڕاستی ئیتر دەم و دەستگای نظامی و سەرکوتگەری جمهوری ئیسلامی تەواو فەلەج بێ ئەو وەختە هەم ئەمان زاڵترە بن و لەو بڕوایەدا هەم وەختێ جمهوری ئیسلامی تر ئیمکانی سەرکوتی گەورەی وەکو مانگنیوێ لەوە پێش 2 مانگ لەوە پێش نەمێنێ ئەو وەختەی تر جەماوەر ڕەنگە بێنە مەیدان و کاری جمهوری ئیسلامی تەواو بکەن بەڵام لێرەشدا ڕێگری هەیە لە بەرابەر جەماوەردا چونکی خەریکن ڕەوتی ڕووداوەکانی نێو ئێران بەرەو شەڕی ناوخۆیە بن بەرەو هەرجوو مەرجە بن بەرەو سناریۆی تاریکە بن هەر ئەمڕۆ ترامپ ئەعلامی کردووە لە عەمەلیاتی نظامی کوردەکان پشتیوانیەکە معنایەوەیە هەر ئەم 6 حیزبی هاوپەیمانەی وا دیارە لە ژێر زەختی ئەمریکاش هەم پایمانیان دروست کردوە دەنا بۆ 20 ساڵە بۆیان دروست نابوو معلومە پۆلیان وەرگتووە کەرەستەی جەنگیان وەرگرتووە لە مەرزەکە خۆیان تیار کردووە ئەوە دواتر لە ئیدامی قسەیاچینە سەری ئەمە لایەکێتی حتا هەر ئەمڕۆ من لە تەحلیلگەرێک مەبیست جەیش العەدلێکی تقریبا داعشمانەن هەیە لە منتەقەی سیستان و بلوچستان خەریکە ئەوان تیار بکرێت و لە شوێنەکانی دیکەش هەتا ئیمکانی دەخاڵەتی وڵاتانی وەکو تورکیە و شتە لە ئەوزاعەکەی ئێرانە هەیە بەرحاڵ وەزیەتێکی زۆر زۆر ئاڵۆزە من پێما بێ سناریۆیەکی زۆر خراپ ئەلئان لە بەرابەر کۆمەڵانی خەڵکی ئێراندا زۆر باشە دەستخۆش هاوڕیانێک کۆمنتە نووسن حتمما کۆمنتەکان پیشانێم لەسەر شاشەکە بەڵام هەوڵدەین لە ئەخیری بەرنمەکانە بە کۆمنتەکانە بچینەوە و قسە و باسییان لەسەر بکەین حتمما دەستان خۆش بێ و هاوڕانیشمان کە لەگەڵ ناوڕانێکی باش بینەری بەرنمەکانمان بینەرێکی باشمان لەگەڵایە گەر کۆمەک بکەن لایەن خۆتانەوە لینکی بەرنمەکە لە سوشیال میدیای خۆتان بڵاو بکەنەوە تاکو بینەرانکی زۆرتر بینەری بەرنمەکانمان بن جێگەی سوپاسە ئەگەر تا ئەستەژ نەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن و بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن هاوڕێ ڕەحمان من خاڵێکە بازەکرێت لەسەر مۆزوعی ئەوەی کە ئەم شەڕە بێتە هۆی شۆڕش هەڵگیرسان یاخود ئەوانە من وازانم لە حساباتی کەسانێکا کە عاقڵ بن بە هەر حاڵ کە ورد ببنەوە و بزانن نەگەوەی کە تێڕوانینی سیاسی و بڵێن هەڵسەنگاندنی سیاسیان چیە هەڵوێستی سیاسیان چیە هەر ئۆبجێکتیڤ لە ڕووداوەکان بڕوانن ئەوە زۆر باش زانن خەڵکێکە لە ترسی بۆم خەریکە خۆیە شارێتەوە و پەنایەک پەیاناکە خۆیتیا حەشار بدا و ئەوانە لە سەروبەندی بۆم بابارانە تارانە بینی ئەسڵەن بۆ بە مەیدانی شەڕ لە دۆخێکی ئاوایە خەڵک چۆنچۆنی ئەڕژێتە سەرجادەوە چۆنچۆنی پەلاماری دەسەڵاتی دەوڵەتەدا ئەمە ناکرێت تا لە عێراقی شاوەختێک ئێمە بیری دێنینەوە ساڵی 1991 نەک لە کاتی شەڕەکە نەک لەو کاتەیە کە سوپای عێراق لەکوێتە ڕوبەڕووی
پەلامارە بۆ ئەوانە وەکو لەو کاتەیە کە معلوم بوو کە سوپای عێراق دۆڕاوە و پاشەخشەی کردووە کوێتی بەجێهێشت پاژەوەی کە ئەیوت بەجێ نای هەڵمو تا دوا نەفەس شەڕەکەین و تا دوا دڵۆپی خوێن داکۆشی لە کوێتەکەین و ئەوانە و ئەرزی خۆمانەوە بە کەسی نادەین پاژەوەی کە ئەرتەشەکەی جێشەکەی پاشەخشەی کرد و کەوتە ئەوەی کە دیار و ڕوون بوو کە تێکشکانێکی گەورە تێکشکاوە و ڕازی بوو و ملی دانەوان بۆی کەەوە کۆتایی بە شەڕەکە بێنی ئەو کاتە بوو کە ئەو جوڵانە و جۆڵ و خڕۆشە جەماوەریەش لە سەرتاسەری عێراقا سەرەتا لە باشووری عێراق و دواتریش لە کوردستان دەستی پێکرد ینی ئەوەش کە لە ئێرانە هەیە ئەوەی چاوەڕوانەکری ئەوەیە کە لە دوای ئەم شەڕەوە ئەوە بێ من نەک ئەو جوم و جۆڵانی کە ئێستا خەریکە ئەکرێن و ئەو پەلامارانی کە خەریکن ڕێک ئەخرێن و ئەوەی کە لە بەلوچستانەکرێەوەی کە لە کوردستانە ئەکرێ من پێم وایە تەنانەت جوم و جۆڵەکانی دوای ئەوەی کە شەڕیش کۆتایی دێ ئەوانە ئەگەر خەڵکانی ئازادی خواز و کۆمونیستەکان و سۆشیالیستەکان و ڕابەرانی کارگەری و ئەوانە وریانە بن ئەوەش ئەتوانێت لە چوارچێوەی هەمان ئەو سینناریویا بێتە پێشەوە کە ئەمریکا و ئیسرائیل بۆ ئێرانیان داناوە ینی باسەکە هات تەنها لە کاتی شەڕەکەیان نییە خودی دوای شەڕەکەش هینەکە ممکنە زۆر کەس لە ناو ڕەوتی سۆشیالیستی وا بیرەکەنەوە جایی بۆ چی شۆڕشی ئۆکتۆبەر لە ئەنجامی شەڕاکەوتەوە شەڕ ئەتوانێ وەسیلەیەک بێ تا کۆمونی پاریسی ژێمە دوو ڕووداوی زۆر گەورەی ڕاپەڕینی کارگەریمان هەیە هەردووچی بە دوای شەڕا هاتوویشیان بە دوای پەلاماری ئەڵمانیا و بۆ سەر پاریس ئەوی تریان بە دوای تێکشکانی یاخود بە دوای شەڕی جیهانی یەکەما بوو کە معلوم بوو کە ڕووسیا ناتوانێت لەو شەڕەیە بە باسکیی باڵای هەبێت و سەرکەوێت بەڵام ئەو دەم شەڕەکان شەڕی ناوشار نەبوون ئەو دەم درۆن نەبوو ئەو دەم فڕۆکە نەبوو بۆمباران بکە ئەو دەم خەڵک لە تاو بۆمباباران و ماڵوێرانی و ئەوانە بۆ دەرەتانێک ناگەڕا شەڕ لە جەبەکان ڕوویەدا شەڕ ئەرتەش ئەیکرد شارەکان بەڵێ تووشی قات و قڕی و برسێتی و دۆخێکی نالەوارونە هەموارە بوون و ئەوانە بەڵام ئەمنیەتی ناوشارەکان بەو جۆرێکی ئێستا هەڕ لە هەڕەشەیە هەڕەشە ناکرێت شەڕی ئەم ڕۆژانە لەسەر جەبهەکان ڕوونایە شەڕی ئەمریکا لەگەڵ ئێرانە هیچ جەبهەیەکی نییە هیچ بەرەیەکی نییە هیچ جێشێک لە بەرامبەرێکترا نەوەستاوەتەوە و ئەوەی کە ئەبێ بە قوربانیەوەی بێ بە ئەکوژدێ بە پێی ئەو بڵین راپۆرتانی کە لە ئێرانەوە دێ وا خەریکە ژمارەی قوربانیانی مەدەنی لە 1000 کەس نزیکە بێت و لە 1000 تێپەڕاندووە و لەم 1000 سەدانیان منداڵی خوار 8 ساڵ و ئەمانە ئەمە ڕوون و ئاشکرا دیارەکە شەڕ لەم ڕۆژگارەیە چۆنی ئەتوانێت مینەتێک بێنێتە پێشەوە لەبەرەوە بەگشتی دۆخێکی نالەبار و کۆنەپەرستانە کە شەڕێکی لەم بابەتە ئەهێنێ نەک ئەم ڕۆژانە کە بۆمبەکان ئەبارن تەنانەت دوای ئەوەی کە چەکەکانیش بێدەنگ ئەبن دوای ئەوەی کە جمهوری ئیسلامی ئێرانیش بە جۆرە خۆی تەسلیمەکە یاخود بە جۆرێک ئەم شەڕە کۆتایی پێدێ بەوەی کە پینۆپەڕۆیەکی بۆ بدۆزنەوە ئەگەر جمهوری ئیسلامی ئێران بە پێوە بمێنێتەوە لەگەڵ غەربی شارڕێکەوێ ئەو کاتەش هەر دووبارە ئەو جوم و جۆڵانە لەژێر کاریگەری ئەم شەڕ و ئەم کۆنەپەرستیا بن کە ئەمریکا و ئیسرائیل بۆ ناوچەکەیان هێناوە دەقەن وایە من بە ئەوە بڵێم ئەو مقایسەیە کە دەرتوتە بەسێک لە چەپەکان لە سۆسیالیستەکان کە بەنەوعێک لایەنگری لە شەڕیژەکان لەم شەڕ کۆنەپەرستانەیە لەگەڵ دەورەی شۆڕشی ئۆکتۆبرەیکەن ئەوە زۆر تۆ باست کرد زۆر ناواردە چونکی مەسەلەن شاری پێترۆگرادی کە مرکزی شۆڕشی ئۆکتۆبر بوو کام بۆمبارانی تیاکرا کام موشک بارانی تیاکرا کوا ژیانی عادی خەڵک کەوتنە بەر لە توکتی ئێستای تۆپ و بۆمب و ئەوە شەڕ لە مەرزەکان بوو لە مەیدانەکانی شەڕ بوو و حتا پێشەوەی شەڕەکە تەسیری عاقبەت دیارە لە نەتیجەی شەڕ باری ژیانی کۆمەڵانی خەڵک لە ئاڵمانیش و لە رووسیەش و لە هەموو وڵاتانە خراپ بوو بە تایبەت لە رووسیا بەڵام لە دوای ساڵی 1950 تا گەین 1970 کۆڵێک ڕەوتی خەباتکارانە لە وڵاتە شکڵی گرتبوو هێزی چەپ و سۆسیالیست و حزبی بۆلشویک بەو جێگایە گەیشت بوو ڕەهبەری معتبەری بوو
تۆ دی خەباتی کرێکاری خەباتی جەواوەری هەرەوەی عاقبەت لە مانگی شوبات تا ڕوویدا یا ئێمە پێڵین مانگی فێوریە یا لە مارسا بوو وابزانم ببوونە یاشتی مارسەوە بوو ژنان بە فۆریە بە شوبات ناسراوە بە فۆریە ناسراوە بەس خۆی ماس بەشتی مارسی ئەو وەختە باڕها بە تاریخی ئەوان دەنەچە ئەوە خەباتی ژنانی ئازادی خواست بوو هاتنە مەدان بوو بە دەستپێکی ئەو شۆڕشەی کە نەبڕایەوە تا قبل لە شۆڕشی ئۆکتەبرا براوە تەبعاً شەڕیش کاریگەری خۆی بوو لە منە پرسێ وەختە حیزبی بۆلشەویکی لەنین زۆر ژیرانە تێگەیشتوانە وەختێ شعاری ئەوەیاندا نان و سڵح و زەوی سڵحەکە لەبەر و سەربازە گیر خواردوو بەدەست شەڕەوە بوو کە ئەندی دەست شەڕ نەجاتیانەبێ یا خەڵکی کە بەدەست شەڕەوە گیری خواردوو ئێستا وا نییە ئێستا قبەتەرەوەی تۆ باس کرد کاولکاری لە تاران ڕووەدا لە نێو شارەکان ڕووەدا لە شاری سنەیەک کە یەکێ وەک من زۆر لێ ئاگادارم و شاری سوور مەشهور بووە لەم 5-6 ڕۆژەدا بەو بۆمبارانانی کراوە خەڵک نیوەی ئەسن شارەکەی بەجێشتوە چۆت کێوشاخ و خانەباغ و دیهاتەکان زندگیەکە کوا اعتصابی پێکرێ کوا تەزاوراتی پێکرێ کوا و حرەکەتی پێکرێ ئەمانە بە نەزەرم غیرە لە عشقی تەرەفداری بەشەڕ حقیقەتەکانیش پێشێ دەکەن ئەمە وەختی خۆی وتمان اتفاقاً شەڕ دەست پێکردن زۆر بە زەرەری ڕەوتی شۆڕەجێریە هەتا شەڕی ئێران و عێراق زۆری زەرەرگەیان لە خەباتی شۆڕەجێرانە لە ئێران بە احتمالی قەوی لە عێراقشە هەروە بوو بێ بەڵام تازە ئەوان شەڕی دوو ئەرتەش و دوو دەوڵەت و لە شوێنە جەنگەکان وەزانم بەشێکشی لە شار بوو لە دڵی ئەوەدا ئێشتا کوونێکرا زۆر حرەکەتی ئەترازی و جەماوەری بێ هەم بە دژی شەڕەکە هەم بە دژی دەسەڵاتەکانی کە ئەو شەڕیان وەڕەخست و لەلایەکەوە ڕژیمی باس لەلایەکەوە دەوڵەتی جمهوری ئیسلامی ئەلان ئەم قایسانە ناکرێ چونکی شەڕەکە بەشێکی هەر بۆ زەوتکردنی ئیرادەی جەماوەرە ئەممانە شەڕی 12 ڕۆژەیەدی هەرستا ژوا بوو هەر پێش ئەم جارە هەر ئەم جارە پێشەوەی ئەم شەڕە دەست پێ بکە کۆڵە خەباتی کرێکاری خەباتی جەماوەری دەستی پێکرد بووە تۆ تەمەشاکە ئەو قەتڵ ئامەی کرد جمهوری ئیسلامی لە 2 مانگ لەوە پێشە بەڵام کۆمەڵانی خەڵک بۆ یادکردنەوە لە عەزیزانی گیان لە دەستچوویان بەحاڵ بە سرود بە سوخانڕانی بە پێداگیری لەسەر خەبات بە دژی جمهوری ئیسلامی ئەهاتنە مەیدان دانیشگاکان دەستیان کردبوو بە اعتراضات و اعتصاباتی گەورە ئەم شەڕە هەمووی ئەلان پێشێر کردووە دەنەچە منیش پێم وایە لە دەورەی شەڕەکانە من قسەکە ئەوەیە احتمالات زۆرە گەرم شەڕە بە 2-3 هەفتە توو بکێشە و وتم قدرەتی سەرکوت بە قدرەتی نظامی جمهوری ئیسلامی فەلەج بێ و معلوم نییە ئەو یەکی لە احتمالاتە چۆنە بێ ئەبێ بیبینین بەرحاڵ فەلەج بێ خەڵکی ئێران بەدە جمهوری ئیسلامی زۆر تووڕە زۆر نفرەتیان هەیە بەو ئاخێزە جەماوەریانەی لە دەیمانی 96 ئابانی 98 3 ساڵەوە پێش بە دوای قەتڵی ژینا نیشانیان داوە ئەوان بزوتنەوەیکی سەرنگونی خوازی گەوریان هێنا بۆ مەیدان کەڵانەمانە ڕێگریان بۆ دروست کردووە بە شەڕی 12 ڕۆژەیان بەم شەڕی ئێستایان ڕێگریان بۆ دروست کردووە خەڵک دەرفەتی دەرکەوێ ئەوێت جمهوری ئیسلامی لە گۆڕ بنێ ئەویش کەیە وەختێ بزانین تر توانای سەرکوتی نەماوە ناتوانێت قەتڵ ئامەی کە 2 مانگ لەوە پێشکردی تەکراری کاتەوە ڕەنگە لە ئاخر و ئۆخری 3-4 هەفتەی دیکەدا وها شتێک قەومێ بەڵام بەریەگرن بەشێکم شەڕیدا من بە ئەو نمونە بێنمەوە 2 مانگ لەوە پێش کۆمەڵانی خەڵک هەتا لە بازاڕی ئێرانەوە بە اعتصاب دەستیان پێکرد بە تەزاورات دەستیان پێکرد یەک هەفتەی ئەوەڵ بە شێوەیەکی زۆر نۆرمال ئەو اعتراضاتە خەریکە گەورا بووە بەهێزە بووە حتا لە یەک هەفتەی وڵات جمهوری ئیسلامی بە هەموو سەرکوتگەری لە سەراسەری ئێرانە ئامارەکە ئەوەیە 38 کەس جانی عەزیزیان لەدەستدا بەڵام لەو جێگایەوە ترامپی فاشیست هات دقیقەن من پێما بێ بۆ مانە دروستکردن لە بەرابەر ڕەوتی شۆڕەجێریەک خەری بوو پەرە بگرێ پەیامی دا تی خەڵکی ئێران وەرنە مەیدان دەمو دەستگای جمهوری ئیسلامی تەسەڕوفکەن من کۆمەکتان بۆ نێرم ئەمە ڕەنگە لە نێو عدەیە خەڵکە وەهمی دروست کرد دوای ئەو
ئەم کابرای ئاڵقە لە گوێی ئەمریکا ڕەزا پەهلەویش بانگەوازی ئەو 1970 مانگی دەیدا کە کردە 1970 مانگی ژانەویە ئەویش بۆ نەگەوەی بێنە خیابان بۆی بڕۆن دەم و دەستگای دەوڵەتی بگرن ئەوە ڕای بگرن. جمهوری ئیسلامی زۆرترین ئیستفادەی لەکرد بۆ ئەوەی ئەو قەتڵە ئامە گەورەیە بەسەر کۆمەڵانی خەڵکادا سەپێنێ. یعنی ئەمانە یعنی چ ئامریکا چ ئیسرائیل چ ڕەزا پەهلەوی و ئەڵان ناسیۆنالیستەکانی کوردوانیش دقیقە نەیانەوێ فەزا میلیتاریزە بێ، فەزا تەواو نظامی بێ، بێتە جێگای کشمەکش و باری نظامی بۆ ئەوەی کۆمەڵانی خەڵک نەیەنە مەیدان و تعینی تەکلیف نەکەن لەگەڵ جمهوری ئیسلامی. ئەوە خەتەرەکە کە ئێستا هەیە و هەر ئەوەیە خەریکە کۆمەلگای ئێران بەرەو سناریۆیەکی تاریکی هەرجومەرج و شەڕی نێوخۆیە بە لە نێو شەڕی نێوخۆیە لە کوردستانی عێراق شەڕی نێوخۆیتان دیوە، لە ئەفغانستان دیومانە، لە هەر وڵاتێک بوو بێ، لە لوبنانە ساڵها بوو ئەو وەختەی تر جەماوەر بێ ئیرادا کرێ خەبات و سووریا لیبیا یەمەن ئێستا شەڕەکە دەستی پێ کردووە. معلومە هەر ئینسانێکی ئازادی خوازەڵیان شەرابێ بە فەوریەت تەواو بێ کۆتایی پێ بێ بەول حەزە، بەڵام خارج لە ئیرادە شەڕەکە دەستی پێ کردو. ئەلئان خەتەرەکە ئەوەیە اتفاقان مەسیری ڕووداوەکان بەرەو سناریۆی هەرجومەرج و داسەپاندنی شەڕی ناوخۆی بەرنەپێشێ بۆ ئەوەی ئێرادەی کرێکار و جەماور هەر زەوت کراو بێ نەتوانێت بێتە مەیدان. بەرحاڵ ئەمەی کە بچینە سەرەوەی کە بە ئۆبجێکتیڤی یاخود بە بڵێن کۆنکرێتی لایەنەکان خەریکی چین. بڵێ ڕەزا پەهلەوی تر لە پەسا پەیامەدا ئەگەرچی هەرچەنە خۆیە باتە پێشەوە و ئەڵێ من نەتوانم بەدیل بم و ئەلتەرناتیڤ بمەوانە لەلایەن ترامپەوە دەزەنرێ بەڕوویەوە یاخود زۆر تەمان بە شێوازێکی سێریش ترامپ سەبارەت بە ئەلتەرناتیڤەکانی تر قسەی کرد. یعنی هەنێک کەسمان هەبووە لە ناو ڕژێمی ئێرانەکە ئومێدیەوەیان لێکراوە کە بتوانن ئاڵ و گۆڕێ دروستکەن، بەس ئەوانیشمان لەو پەلامارەی کە بردۆتە سەر بڵێن کەسانی سەرەوەی یاخود بڵێن ڕیزی سەرەوەی کار بەدەستانی ئێرانوانە ئەوانیشمان لەو بەینا کوشتووە و لە ناو بردووە. بەرحاڵ بەڵام لە هێشتاش هەر تەنها گەشتاش دووبارە ڕەزا پەهلەوی بە ئەلتەرناتیڤ نازانێت دەزەنێ بەڕوویەوە، بەڵام ئەو لە پەسا خەریکە خۆی نێتە پێشەوە ئەو هەڕەشە گوڕشانەی کە کردی لە خەڵکی کوردستان و هێشتا هیچ نەبووەوە ئەو هێشتا لەلایەن ئەمریکاشەوە قوبوڵ نەکراوە چجایەوەی کەوا لەلایەن خەڵکی ئێرانەوە قوبوڵ بکرێ پەلاماری نەخشەی پەلاماری وەس خەڵکی کوردستان داڕشت و جێش و بڵێن بەشێک لە پازداری خەریک بووەوە کۆ کردەوە یاخود هانی ئەدان کە هەر لە سبەینی ڕووخانی جمهوری ئیسلامیە کەمین کارێکە بێ بیکەنەوەی پەلاماری کوردستان بن و خەڵک بە هەمان شێوازی دەسەڵاتی جمهوری ئیسلامی کە لە دوای شۆڕشی 79 کردی خەڵکی کوردستان قەت و عام بکەن و ئەمە دیارە لە حاڵەتێکە کە کەسێک سەیری دەکاتوانە کە دیارە ڕەوتێکی فاشستیەوە ئەوانە زۆر کەس لەوا ترسێکە ئەم ڕەوتە فاشستیە دەسەڵات لە ئێرانە بەدەستەوە بگرێت و ئەوانە و هەموو ئازادیەکان ژێر پێ بنێت و هەمان دووبارەی ئەو کارانە بکاتەوە کە جمهوری ئیسلامیەی کا. بەڵام خەتەری گەورە لەوەیە کە لە ڕاستیە ئەوە چەندێک خەتەری گەورەتر لەوەیە کە نەتوانێت ئەو کارە بکە بگرە بەم جۆرە سیاسەتە فاشستیانەی دنەی فاشستەکانی تریش بە لە بەلوچستان و خوزستان و ئازەربایجان و کوردستانەوە بوابێ کە لە کاردانەوەی ئەم فاشیزمە ڕوون و ئاشکرایی ڕەزا پەهلەویە ڕەوتە فاشیستەکان لەوێ دەست بەڕاستی کوشتاری قەومی بە شتێکە ئەو سیناریۆ تاریکەی کە ئێمە لە عێراقا بە جۆرێک بە کەمتر بینیمان بەڕاستی لە عێراقا، بەڵام ئەوی کە لە لیبیا و لە یەمەن و لە سووریا و
لە ئەفغانستانەوانە دنیای شۆک کردنەوانە دووبارە لە ئێرانە بە شێوازێکی زۆر فراوانتر و گەورەتر دووبارە ببنەوە و شەڕەم جارە شەڕ تەنها لە بینی کۆمەڵێک میلیشیایە نییە ببێ بە معنای کەلیمە شەڕێکی قەومی و ئەوەی کە لە بەڵقانە ڕوویدا و ئەو قەتڵ و عام و کوشتارێک کە لە بەڵقانە ڕوویدا ئەوە ببێتە نسیبی کۆمەلگای ئێران کە دیارە یەکێک لە هێزەکانی سیناریۆی تاریک لە ئێرانە ڕەزا پەهلەویە و ئەو ڕۆتە فاشیستیەکە لە دەوری کۆبۆتەوە کە بە هیچ جۆرێک تەنانەت وجودی یاخود ناسنامەی جیاوازی خەڵکەکان کەسانێکە خۆیان پێیان وایە کوردنەوەمانەمانە قوبوڵ ناکرێ بە ئەقوامیان دانێن بە تیرە و تایفەیان دانێن بە مەجموعەیەک گروپیان دانێن کە توانن لەگەڵ ئەوەیە کە تا ئێستا ژێردەستە بوون و هەڵاواردنێن لە بەرامبەرە ئەنجام درراوە بەڵام بە هیچ جۆرێک تووسکاییەکیان بۆ نەبێت کە لەژێر باری ئەو ستەمەیە ڕزگاریان ببێت لەوانە کە دیارە خەڵکی کوردستان ئەمە کە دیارە ناتوانێت ڕژێمێکی فاشیستی بۆ نمونەوەکو سەدام حسێن بێنێتە کایەوە کە بە دەستێکی پۆڵاین تەواوی وڵاتەکەی گرتبووە دەست و دەسەڵاتێکی مرکزی دروست کردبوو زۆرتر نەخشەیەکە و بڵێن ڕسێپتێکە یاخود بڵێن پلانێکە بۆ تێکدان و بۆ هەڵوەشاندنی ئێران ئەگەر ئیسرائیلیش پشتیوانی لە ڕەزا پەهلەویەکە زۆرتر من وازانم بەم دەلیلێ نەک بە دەلیلی ئەوەی کە ڕەزا پەهلەوی سەریدا بە دیوارەکەیە و کڵاوە بڵین جوولەکەیەکەی لەسەر کرد و دیفاع و داکۆشی لە ئیسرائیل کرد و یاخود هاو پشتی ئیسرائیلەکە زۆرتر بەو دەلیلەیە کە ببێتە هۆکاری هەڵوەشاندن و لەبەر یەکترازانی کۆمەلگای ئێران بۆ شێوازە کە سیناریۆکی تاریکی وەکو لیبیا دووبارە بکاتەوە تاوجێگایی بە جەریانی سەڵتەنەت و ڕەزا پەهلەوی بگەڕێتەوە با من ئەوا بڵێم لەبەرەی بۆرژوازی لەبەرەی ڕاستی ئێران چەند بەشە یەکیان هەرم سەڵتەنەت تەڵەبان و ڕەزا پەهلەویە کە باڵی هەرە دەستە ڕاستی و فاشیستی نێو مەشروتە خواز و سەڵتەنەت تەڵەبان چونکە ئەوانیش چەند باڵیان هەیە مەڵان بەشێکیان هەیە هەر خۆیان بە سەڵتەنەت خواز زانن بەڵام لەگەڵ ئەم شێوە ڕەوشتەی کە ئێستا ڕەزا پەهلەوی گرتوێتە بەر لەگەڵی موافق نین حتا مشاورینی پێشووی خودی ڕەزا پەهلەوی بوون کەسانی بوون حتا بە تەجروبەتر و پوختەتری ڕاستەکەی لە شخصی ڕەزا پەهلەوی ئەوانیش کێشەی خۆیانیان هەیە بەڵام عاقبەت چونکی مەسەلەی شایەتی ئەساسەن بەرەسەسی وەراستە ئەم بەڵحاڵ قورعەکە بەنێویەوە بە قەولی معروف تەواو بووە خۆت شاهدی دوو مانگلەوە پێش کۆنفرانسێکی هێزە چەپەکان من هەر لەوێنە بەش بە حاڵی خۆم دەڵبتەوە قسەی قەدیمی وشمانە لە ئایندەی تەحولاتی ئێرانە سەڵتەنەت زیندوو نابێتەوە و حکوومەتی ئیستبدادی سەڵتەنەتی فەردی ئەوی دوای ڕوخانی جمهوری ئیسلامی بە تایبەت حکوومەتی شاهی کە ساڵی 79 زاینی جارێک خەڵکی ئێران لە گۆڕینا و سەرنگونیان کرد ئەمە تەکرار نابێتەوە ئەوە بۆ لە حازەوە بەڵام لە عین حاڵا وەکو هێزێکی سیاسی لە سەحنەکەدا هەن لە دەورەیەکە لە مەقتەعەکە شانسەکەیان ئەوانش لەوەیە کە ئەگەر سناریۆیەکی تاریک ئەگەر هەرجوو مەرج ئەگەر هەرەوەی واتۆ باسی کرد ئەگەر شەڕی قەومی وەڕێبخەن کە ڕەزا پەهلەوی دەقیقەن شەیپوری ئەو شەڕی قەومیەی لێدا و هەر ئەوە لەسەری کەوتووە زەربەی قورسی لێ خواردووە ئەگەر ئاوای لێبێ تیکە تیکە بێ و هەر بەشەر لە وڵات وەکو چۆن دەورانێکی زۆر لە ئەفغانستان مەزار شەریف بۆ خۆی بەدەست ڕەشی دووستەمەوە بوو منتەقەیەکی دیکە بەدەست یەکێکی دیکەوە بوو هێزی چەکداری سناریۆ ڕەشی ئەو وەختە خوب ڕەنگە ڕەزا پەهلەوی و بە کۆمەکی ئەمریکا و ئیسرائیلوانە وەتای بە زۆرتر ئیسرائیل دار و دەستەی نظامی بۆ دروستکەین و ئەویش لە منتەقەیەکە دڵی خۆش بێت تاجگوزاری بکەونی خۆی بنێ شای ئێران بەڵام حکوومەتی سەڵتەنەتی هەمەگیر لە ئێرانە معنای نابێ بەڵام دار و دەستەکەی هەر بە پێی
اتكاب وسابقي بيشو ولا عين حالة الآن حماية إسرائيل لم سيتشوار صالدا أم سيتشوار صالة إسرائيل بتواوتي كاري تبليغاتي سياسي مالي ميديائي وحتى سازماني لنيو داخلي إيرانا بو جرياني سلطنة طلب ورضا پهلوی کرد کە بە جۆرێکەوە بوو دوومانگەوە پێش وا خۆی نیشاندا کە ڕضا پهلوی شخصی یەکەمە لەنێو ئۆپۆزیسیۆنە ئەوە دەورێکی کورد بوو ئەلئان گڵۆڵی کەوتۆتە لێژی بۆ دوای هەر ئەو لێدوانەی کە باسی تەزیە تەڵەبی کرد و هەڕەشەی لە ئەحزابی سیاسی کوردستان و حتا بۆ معنایە لە خەڵکی کوردستان کرد تەحتی نێوی تەزیە تەڵەبی و وەلا عین حاڵە قسەی زۆر حەلق و مەلەقی دیکەی بەرابەر بەرەکانی دیکەی ئۆپۆزیسیۆن کرد ئەلان تاک کەوتوتەوە وەلا عین حاڵە عاقبەت دەوڵەتی ئەمریکا دەوڵەتی ئیسرائیل بە قەولی معروف ئۆتاق فکری خۆیانیان هەیە بە وردێ مەوزەع لێکە دۆنە بە نەزەرم حتا ئیسرائیلێک کە 3 ساڵەوە پێش زۆر تەکمیلتە دفاعی لێ کرد بەو نەتیجە گەیشتووە ڕضا پەهلەوی و ئالتەرناتیڤە نییە کە جێگرەوەی جمهوری ئیسلامی بێ و ئارامی دوای ڕوخانی جمهوری ئیسلامی حکوومەتێکی هەمەگیری لە باڵی بۆرژوازی هەمەگیر و بنکە فراوان بە قەولی معروف کە لە کوردستانی عێراقا باس کرد ئارامیان بۆ ئینکە ئەزانێت اتفاقەن ئەو ئەبێتە سەرچاوی نائارامی دەنەچە بە نەزەرم فایلی ڕضا پەهلەوی سووتا بەتایبەت لەبیرمان بێت لە کۆنفرانسی مونیخ لێنزی گراهام کە سەناتۆرێکی نزیک ترامپە ئەو لەوێنە جوابی ڕەدیدا و لیان پرسی ڕضا پەهلەوی خۆی لەوێ دانیشت بوو بە بینەر و بیسەری ئەم بەرنامەی ئێمە ئەگەر نیان بیستووە هەر لەوێنە کریستیان ئەمانپور ڕوودا ڕووی ڕضا پەهلەوی لە لینزیگرامی پرسیوتی ئەوە حمایەتی لەکەنە زۆر بەزەقی وتی نۆ یعنی وتی نا و تەوزیحی و 2 ڕۆژ یا 3 ڕۆژ لەوە پێش ترامپیش وتی کەسێکی باشە نێوی هەیە بەڵام ئێمە بە دوای ئالتەرناتیڤێک لە نێو خۆین ئەوان بەڕاستی تا ئەم لەحزەش ترامپ من کارم ئیسرائیل نازانم ترامپ و دەمو دەستگاکەی بە دوای ئەوەن هەر لە دەرونی خودی سیستەم لە دەرونی خودی جمهوری ئیسلامی ئەو باڵەی کە مەیلی بە سازان لەگەڵ ئەمریکا و غەرب هەیە لە نێو ئەواندا کەسی گونجاو پەیدا بێ یا ئالتەرناتیڤی گونجاو پەیدا بێ حتا بۆ ئەوەش زۆر کەس نێوی حەسەن ڕوحانی و زەریفە بن ئەوانش کارتیان سووتا دەلەکەی وەیە لە دەورەی بەرجامە ئەوان لە تەقابل لەگەڵ خامنەیدا چوونە پای ئەو بەرجامشتا لانیکە مەرئان لە نێو پەیکەرەی جمهوری ئیسلامیدا ئەو ئەعتبارەیان نەماوە من پێم وابێ عاقبەت ترامپ وانە ئەگەڕێن هەر لەو باڵ لە نێو سوپای پاسداران سەرکردەکانی ئەو کەسانێک کە دوایەوەی مل دانەوێنن بۆ تەسلیم بوون بەرابەر بە ئەمریکا و سازن هەتا لەوانەیە ئیمتیازاتێک بەوانە بدەن تەسلیم بوونی 100% لێ نەخوازن دەرچە ئەو فعلەن بە دوای ئەوەیە ئەوە ئەڵبەتە نەقشەی ترامپە نەقشەی ئیسرائیل فەرقەکە ئیسرائیل ئەوێ بەتەوری واقعی بە کولی جمهوری ئیسلامی هیچ ئەسەرێکی لێ نەمێنێ اتفاقاً ئیسرائیل من لێرە بە سەراحەتەوە بڵێم بە دوای تەزیە ئێرانەوەیە ئیسرائیل بە ئاشکرا بە دوای ئەوە هەیە بە قەولی خۆیان بارها تەحلیلگەرانیان وتوانە کۆمەڵگای ئێران یا جامعە ئێران وڵاتێکی گەورەیە ئەوان بۆ ئایندەی ئستراتێژیکی خۆیان لە خاوەرمیانە ئیسرائیل وجودی دەوڵەتێکی گەورەی کە حکوومەتێکی یەکپارچەی مرکزی ببێ بە زەریر خۆیان نزانن دەنەچە ئەو دەوڵەتی ئیسرائیل و دەوڵەتی نەتانیاهو بە دوای بەشبەشکردن ئەوی پیاڵان باڵکانیزەکردنی ئێرانەوە خەن هەر ئێستا سبەینە مەسەلەن لە کوردستانە باسی ئیستقلال مەترح بێت تەردیدم نییە هەر وەک چۆن ساڵی 2017 بوو وازانم لە ڕەفراندۆمەکەی کوردستانی عێراقیشە تەنیا وڵاتێک بوو کە لە ئیستقلالی کوردستان دفاعی کردتر لێرەش دفاع مەسەلە هەر کوردستان نییە پێی خۆشە بلوچستانی بێتەوە پێی خۆشە ئازەربایجانیش بەرحەڵەقبەت ئەبێت تەنیان فەرقەکە دەرنەچە ئیسرائیل بە دوای ئەوەیە ئەگەر وابێ بۆ معنایە فایلی ڕضا پەهلەوی بەنظرم سووتە ئەو هەرچەند لە ئەنگری هەیە پوڵ و ئیمکاناتی هەیە تەلەڤیزیۆنی ئیران ئینتەرنەشنەڵ شەو و ڕۆژ کاری بۆکە مزاحم هەن بە ئاسانی ناکەونە پەراوێزۆ لەنێوبەرەی بۆرژوازیدا جمهوری خواهازانی پرۆغەربیمان هەیە ئەوانی ڕاستەکەی وەکو ئستراتێژی و سیاست و تەمامیەتی ئەرزیخا فقەدەوەی سیستمەکەیان ئەڵەن جمهوری
بەلەحاظی ئوفق و ئستراتژی تەفاوتێکی زۆر ئەساسیان لەگەڵ ڕەزا پەهلەوی نییە. دەرنەتیجە فعلەنیش جارەکانێ زۆر مەترح نین مەگەر ئەوان مەسلحەتی بیانەوێ بە قەولی خۆیان لەگەڵ قەومهای مختلف لە ئێرانە سیستمی ئەوەی ئەوان پیاڵێن نامتەمەرکز جێبەجێ بکەن. جریانی مجاهدمان هەیە زۆر بێڕیشەی کۆمەڵایەتیە مجاهد، بەڵام سازمانێکی بە سابقەیە زەرفەتی کاری نظامی هەیە، لابی بەشێک لە هەیەت حاکمی ئەمریکا پشتیوانی لێکەن، حتا ئەوانەی پێشتر لە دەوڵەتی ترامپ بوون، مایک پنس، مایک پۆمپۆ، جان بۆڵتۆن، جولیانی، هەمووانە کە جوزی دەست و پەیوەندەکانی نزیک دفاع اتفاقاً لە مجاهدەکەن. مجاهد مەسلحەتی و ئۆپۆرتۆنیستی لە تەقابل لەگەڵ ڕەزا پەهلەویە کارێکی کردووە، ئەوش لەسەری میلیگەرایی خۆیەوە باسی وا کاڵێ حکوومەتی ئایندەی ئێمە بێت جمهوریەک بێ، ئەو جمهوریەدا ئەوەڵە ملیەتەکان لێرە وا ئەزانم کە مجاهید ئێستا لە ئەلبانیا لە ژێر سەرپەرشتی CIA معسکرات و بڵێن ئوردوگاوشتی ڕەنگە ئەسلحە بە دەستیانەوە بێ، بەڵام هەمویان هەروانن لە کەمپی ئەشرف بوون، هەروانن لە کەمپی ئیسلاح لیبرتی عێراق بوون، جۆستایانە تۆ ئەوێنە لە بە ساڵاتچۆتیانەیە تا جوان ئامادەی ئەوە هەن زەرفێتی کاری نظامیشان هەیە بیان هێنەوە و مسلحیان کەن و بەعید نییە هەر لە ڕۆژانی یاندا بێت بە تیارە وردە و دەبیان هێنە وڵاتانی دەوروبەری ئێران لەجێ لە عەرەبستانی لە جەیەک دایان مەزرێن و مجاهد هەیە بێڕیشەیە بە حەز کۆمەڵاتی، بەڵام ئەو تاکتیکەی گرتوۆتە پێش ئەڵێ ئەمە لەگەڵ ملیەتەکانە سازین، ئەوان نابێ ئۆتۆنۆمیان بێ، ئەوان نابێ خودمختاریان بێ، ئەو شتێک کە ڕەزا پەهلەوی ملی پێنادە. ئەمەش یەکێک لە عناسوری ئەو سناریۆی تاریکەیەکە لە کۆمەلگای ئێرانە و نهایەتەندی نەسەر ناسیۆنالیزمی کورد. من پێم خۆشە موقعیەتی ئەحزابی ناسیۆنالیستی کوردووە هاوپەیمانیە بە جیاوازتر قسەی لەگەڵ بکەین، چونکی ئەمە بەتایبەت بۆ خەباتی سیاسی کۆمەلگای کوردستانی ئێران زۆر خەتەرناکە، خاڵی وەرچەرخانێکی گەورە لە سابقەی مبارزەی سیاسی کوردستانی ئێراندا. ئەمانیش ترەوە ئەحزابی مستەلەحی ناسیۆنالیستی کوردی کە لە کوردستانی عێراقن بەتایبەت لە 15 ڕۆژی گوزەشتەیە ئاوڕیان لێ دراوەتەوە، پوڵ، چەک، ماشێن، ئیمکانات ئێمە بە دەقیقی خەبەرمان هەیە بەدەستیان گەیوە، لە لێواری مەرز خۆیان ئارایش داوە، عینەن کەسیان وتویەتی ئێمە تیار کراوین بە هەر وەخت ترامپ بڵێ، هەر وەخت ترامپ بڵێوارت بێ دەبیر کولەکەی خۆی ناڵێ، سازمان ڕابەری سازمانەکەی خۆینە، هەر وەختێ لە کاخی سویدەوە ترامپی فاشیست دەستوریان پێ بدە. ئەمە ڕەوتێکی زۆر خەتەرناکە بۆ خەباتی سیاسی کۆمەلگای کوردستانی ئێرانە. جا ئەم مەجموعە دار و دەستەیە لە دڵی سناریۆیەکی تاریکە ئەوزای ئەوێنە بەرەو هەڵدێرێک ئەبن، ڕاستەکەی بەرەو ئایندەیەکی پڕ لە کێشە لە بۆنی خوێنی لەدێ لەم وەزیەتەدا ئەوە جێگای نیگەرانیە. دواتر گەڕینە هیوادارم فرسەتیەوە بە بگەڕین ئەی ئەمە بە چی ئەگۆڕدرێ، ڕاستەکەی فقەت گەڕێتەوە سەرەوەی ڕۆڵی چینی کرێکار و بەرەی ئازادی خواز و حەقخواز و چەپ و کۆمونیستی کۆمەلگای ئێران و کوردستان لەستا و لە ئایندەدا چ ڕۆڵە بە ئۆدە بگرێ. هاتنە مەیدانی قورس و قایمی ئەم بەرەیە ئەتوانێ وەرەخەکە بگۆڕێ، ئەتوانێ شەرایەتەکە بگۆڕێ. دەنا ڕەوتی ڕووداوەکە لە ژێر بەرنامەی ئەمریکا ئیسرائیل و بە نەقشنواندنی چ لە ڕەزا پەهلەویەوە، چ لە جمهوری خوازی پرۆغەربەوە، چ لە مجاهدەوە، چ لەم ناسیۆنالیستانەی کورد یا بلوچی یا ئازەری بەرەو ڕەوتێکی پڕ لە ئاڵۆزی بە سناریۆی تاریکی. ڕاستە بەس من بەرنامەی پێشووتر تۆم لەگەڵا نەبووی هاوڕێ ڕەحمان، باسێکی کورتم سەبارەت بە ئەم هاوپەیمانی وەختە 5 بوون، هێشتا نەبوون بە 6، هێشتا عەبدوڵای متدیان پێوە پەیوەست نەبوو، دیارە دوێنێ بوو پێم وابێ یا پێرێ بوو ڕایگەیان کە ئەویش بەشێکە لەم هاوپەیمانیە. باسی ئەو 5 حیزبەم کرد و ناومنان بەرەی کوردستانی ئێران
ینی بەڵێ بە جۆرێک هەر ئەو بەرە کوردستانیە کە کاتی شەڕی کوێت حیزبەکانی کوردایەتی لە کوردستانی عێراقا دروستیان کردو و پاشان چوونەوە بۆ هاتنەوە بۆ ناو شار ئەویش لە کاتێکا بوو کە خەڵک بەڕاستی خۆشانی جەماوەری ڕوویدا بوو حتممەەوە کاتە وازانم تۆشە لە کوردستانی عێراقیش بوو لە کاتی ڕاپەڕینە یەکمان ناسی یەکمان بینی ئەو دەم ئێمە کۆمونیستەکان و خەڵکی ئازادی خواز و خەڵکانێکە چەپ بوون و سۆشیالیز بوون یا خەڵکانی زۆر ئاساییش کە بەستەنها ڕێخستنەوەی کۆمەلگاوە چاکردنی باری گوزەران ژیانی کۆمەلگا و هێنانەوە کایە و ژیانەوەی دامەزراوە خەدەمیەکان و خزمەت گوزارەکانە نەویست هەموو لە شوراکانە خۆیان ڕێخست بوو خۆیان بڵین کۆ کردبەوە وەختێک کە ڕاپەڕین ڕوویداوە کوردستان لە چەکدارەکانی حیزبی بەعس پاکرایەوە یاخود لە ڕاستیە کە باسەکانی پاکرایەوە کەسێک ڕەنگەوا بزانێت کە کوشتاریان کراوە کە دیارە نەکرد کوشتار نەکرانەسڵەن خەڵک زۆر بە ئینسان دۆستانەش مامەڵیان کردنەوەوانەوە هەرە و لەشکر و ئەرتەشەی کە تاوانبار بووە حەقیقەتەن تاوانی کردبوو شیمیایی بارانی کردبوو ئەنفالی کردبوو هەر ئەو جێشە لەلایەن خەڵکەوە چەکدارەکانی یارمەتی دران پێخەوشتیان بۆ ئامادەکرا بەشیشان پاریان بۆ پیاکرا بووی کەوا بنێرێنەوە بۆ جنوبی عێراق ئەو کاتە ئەم دۆخە هەبوو بەڵام وەختێکە بەرەی کوردستانی هاتەوە تەواوی شتەکانی تێکدا جا کەوە هەمیشە و دایم کە باز لە سیناریۆی تاریک ئەکرێ و ڕۆڵی حیزبە کوردستانەکان بازەکرێ زۆرتر لە چوارچێوەی کێشەی قەومی و کێشەی نەتەوەییە بازەکرێەوەوانە من پێم وابێ باسەکە هەر ئەمە نییە ئەوەی کە ئێمە لە بەرەی کوردستانیمان بینی و با خەڵکی کوردستانی ئێران زۆر ئەم واقعێتە لە بەرچاو بگرن و بیزانن و هەر لێرەشەوە ئەوەی کە چیاکەن و چیان پێ ئەکرێەوە توانن چی بکەن لێرەوە بڵین ئیسینتاجی بکەن و پێی بکەن لە ڕاستیە دامەزراندنەوەی دەسەڵات لە کوردستانە لەلایەن حیزبەکانی بەرەی کوردستانیەوە سەرباری هەموو ئەو پشتیوانی لە غەربەوە کراوە سەرباری هەموو ئەو خەتی 36 و ئەوانە کە دانرا کە خەڵکی دژە فڕین بێت و پارێزگاری کردن بێت لە کوردستان و ئەو هەموو کۆمەکەی کە ڕژاوە سەر خەڵکی کوردستانە کە تەنها لەلایەن ئەمریکاوە نەبوو تەواوی ئەوروپاشی لە پشت بوو بەشێک هەتاک و خەڵکانی زۆر ئینسان دۆست و ئەوانە کە کۆنسرتیانە کرد بۆ خەڵکی کوردستان کە ئاوارە بوون لە کاتی ساڵی 90ەکە و ئەوانە هەموو ئەوانە سەرباری هەموو ئەو شتانە پاش تەنها 2 ساڵی خایان کە حکوومەت لەلایەن ئەمە حزابانەوە دروست بوو جەنگ کەوتە ناو کوردستانەوە نەک لە بینی بڵین ئەم حیزبە کوردیانەوە ڕژێمی سەدام نەیەتوانی بگەڕێتەوە ڕێگەی لێ گیرا بوو نەیەتوانی ئەسڵەن پێ بنێتەوە کوردستان بەنجالی پێنادرا بواری پێنادرا چەندجار هەوڵی دا و خۆی کۆکردەوە ئەوانە زۆر ئاسایی بە پشتیوانیکردنی هێزەکانی بڵین تەحالوف وەختە پیانەوە تەحالوف یاخود هاوپەیمانی بەریان پێگیراوە نیانتوانی بێنەوە بەڵام سەرنجام بوو بە شەڕی ناوخۆ لە بینی ئەمە حزابانە خۆیانە یعنی ڕۆڵ و کارکردی ئەم حیزبە ناسیۆنالیستانی کورد ڕوون و ئاشکرا دیارە کوردستانی ئێران ئەبێتە مەیدانێکی تر و بێتە مۆدیلێکی تر لەوەی کە لە کوردستانی عێراقا ڕوویداوە لەو بەشبوونەیە کە هەتا ئێستا کۆمەڵگەی کوردستانی عێراق بەدەستێوە ناڵێنێ هەرێمی کوردستان ئێستا بڵین کەڵەکی سەر ئاوە کەس نازانێ چۆنی ئەم کۆمەلگایە بەڕێوە ئەبرێ سەرباری ئەو هەموو سەروەت و سامانەی لەم کۆمەلگایە هەیە خەڵکەکەی نەدار و خەڵکەکەی بەژمەینەت و خەڵکەکەی بێکار و بێ ئایندە و لە دۆخێکی زۆر زۆر نالەبارە ڕاگیراون فەرهەنگی کۆمەلگا بە تەواوەتی هاتووتە دواوە هەموو ئەمەش بەرهەمی دامەزراندنەوە و شکڵ پێدانەوەی دەسەڵات بوو لەسەرەوە لەلایەن ئەم حیزبانی کوردایەتیەوە ئەو بەشکردنەی دەسەڵات و ئەو پشتیوانی ئەو نەردوێنێ ژۆم لێ بوو مستەفا هیجری پەیامی داوە بە هەموو چەکدارەکانی سەر بە ڕژێم کە
وەرنەوە پاڵ ئێمە ئەمانە دووبارە هەمان ئەو پەیامانەم هاتەوە یاد کە وەختی خۆی بەرەی کوردستانی بۆ ئەنفالچیەکانی دەرکرد و هەمووی خێنانەوە ڕیزی خۆیان و ئەوانە و ئێستاش بەشیشی زۆریان لە هەولێر دانیشتون و ئەوانەوە تاکو ئەمرن پارەی پێشمەرگایەتی وەرەگرن گوایە پێشمەرگەی کوردستان بوون و بەشێک لەوانی کە قوربانیان داوە لە ڕێگەی کوردستانە لە حاڵێکان فالچی بوون ئەمە ئەو دۆخەیەکە ئەگەری ئەوە هەیە کە لە کوردستانی ئێرانە دووبارە ببێتەوە ینی باسی سیناریۆی تاریک هەرتەنها سیناریۆیەکی تاریک و شەڕی قەومی نییە خود ئەو ترس و مەترسیانە نییە کە لە پێکدادانی جارێکی تر دووبارە بوونەوەی ئەوەی کە لە نەغەدەیە ڕوویدا لە ساڵەکانی دوای 1970 ئەوانە شەڕی بینی کورد و تورک و ئازەری و ئەو کێشانە یاخود شەڕی بینی گروپە جۆر بە جۆرەکان کە هەر یەک بەناوی نەتەوەیەک و تایەفەیەکەوە لە دژی یەکدانرێن و ڕائگیرن بەڵکو شەڕی بینی تەنانەدا مەحزابانە خۆشیان ئەگەرێکە کە دێتە پێشەوە ئەگەر خەڵک ئامادە نەبێ خەڵک ئەلتەرناتیو بەدیلی خۆی نەهێنێەوە خەڵک خۆی کۆ نەکاتەوە و ڕێگە نەدا ئەمان لەسەرەوە دابنیشن بڕیاری چارەنووسی کوردستان بدەن. قسەکەی تۆ زۆر ڕاستە ئەم هاوپەیمانی کە دروستکراوە ڕاستە نێویانە ناوە بەرەی کوردستانی بەڵام قەولی خۆشیانە بڵم فعلەن لەم سەرەتایەدا نیمچە بەرەیەکە و ئەیانەوێ بەرەو ئەو بەرەی برن لە زووتریشەوە باسی بەرەی کوردستانی دروستکردن هەر بەم نێوە لە نێویاندا مەترەح بووە هەتا وەختە جەریانی ئیبراهیمی عەلیزادە و ئەوانەش نەکرد لەم دەورەی یەک ساڵی ئەخیرە قەدیمتر مەیلی بەو چوونە نێوبەرەی کوردستانیەکی وا بووە ئەو وەخت هێشتا کونێم ئاخرین جوداییەی نێو حیزبی کۆمونیست ئێران و کۆمەڵە ڕووی نەدابوو ئەم هاوڕایانەی حیزبی کۆمونیست و کۆمەڵی کە ئێستا لە شۆڕای هاوکاریدان بەش بە حاڵی خۆیان ئەوەی من بیستومە نووسیویشیانە بە ئاشکراژ نووسیویانە مانع بوون کە ئەو بە نێوی هێزێکی چەپ کۆمەڵە پەلکێش کاتە نێوبەرەیەکی کوردستانی وە ئەوە بوو ماوەیەک مرکزی هاوکاری حیزبەکانی کوردستانیان بوو 4 لایەن بوون 2 حیزبی دموکراتی کە دوایی یەکیان گرتەوە 2 دانە زەحمەت کەشان کە ئەوان هەر ماون لە ماوەی هەژنۆ مانگی گذشتە یەک ساڵ ناوەندی دیالۆگیان بوو 7 جەریان بوون جەریانی تحتی مەسئولیەتی ئیبراهیم عەلیزادەشیان لەگەڵ بوو کە ئەو خۆی دیارە لە کاتەگۆری چەپیشان مەعرەفیەکە بەڵام ئەم یەککەوتنی ئەم 5 جەریانە ئەو نە ئاشکرایە لە ژێر ناکرێت نازانم نێوی بڵێم زەخت یان نێوی بنێم فشار بەڵام لە ژێر تەوسیە و ڕاهنمووی ئەمریکا و ئەوانەدا بوو ئەمانەی کە 15 ساڵ بوونیان نتوانی ناوەندێکی دروست و حسابی دروستکەن چۆنە لە ماوەی ئەم 2-3 هەفتەیە فەورەن یەکیان گرت و هاوپەیمانی 5 بەشیان ڕاگەیاند و دوێنەش عەبدوڵڵا موحتەدی دوای ئەنواعی شەرت و شروتی بوو بەڵام شەرت و شروتەکانی کەنار و پێیان پێوە بوو دەقیقەن ئەوەیە ئەمریکا پێی وتون من لە کەناڵی ترۆ بیستون پێی وتون دەبێت یەک بگرن ئەبێ لەگەڵ یەک بن ئەگەر لەگەڵ یەک بن جا پوڵتان پێدەین ئیمکاناتتان پێدەین ئەسلحەتان پێکەین پشتیوانیتان لێکەین و ئەمڕۆ ترامپ بتوێتی لە عەمەلیاتی نظامی ئەوانش پشتیوانیەکەین بە ئامار و ئەرقامی سەرسوورهێنەر لەم هەفتەدە ڕۆژەیە ئیمکانیان بەدەست گەیشتووە یعنی بەرخلافی ئەو درۆ گەورەی کە گوایە ئەمە مەسڵەتی گەلی کورد و خەڵکی کوردیان لە پەرچاو مەتڵەقەنەوە نییە دەنەچە یەککەوتنەکەشیان من پێیان بێ فعلەن کاتیە تا عاقبەت ئەمریکا ئاوڕێکیان لێ بداتەوە و کۆمەکیان بکاو لە دڵی ئەم شەڕەی کە داسەپاوە بەسەر کۆمەلگای ئێرانە کارێ بکە ئەوان بەهێز بن و بچنەوە لە چوارچەوەی کوردستانی ئێرانە بەدەسەڵاتێ بگەن دەنەچە بە کۆمەڵانی خەڵک بزانن یەککەوتنەکەشیان ڕەبتی بە مەسڵەتی خەڵکەونیە و حتا یەککەوتنەکەیان پیلانێکە لەم نەپرسی شاید پیلان کەلیمێکی باش نەبێت یەککەوتنێکە بۆ بربەرەکانی لەگەڵ حەقخوازی خەڵکی کوردستانی ئێران کەڵان زیاتر واردیە بین مەسەلەن هەرم نمونەی عەبدوڵڵا موحتەدی دوێنێ پەیوەست بوو دوای ئەو تەلەفۆنەی ترامپە بۆ مستەفا هیجری
عاقبەت زانیوێەوە دیارە ئەم پێنجەریانە ئەمریکا خەریکە بە ڕسمیەتی ناسێ ئەگەر ئەویتیانە بە سەری بێکڵاوە مێنێتەوە بە سوورەتەکە لە نێو ئەم ئەناسوری ڕابەری جەریانەتی ناسیۆنالیستی کورد لە ماوەی 15 ساڵی گوزەشتا عەبدوڵڵا موتەدید لە هەموویان زیاتر حەولی داوە خۆ لە ئەمریکا نزیک کاتەوە و هەر لە ماوەی ئەم دوو مانگەیە بە 2-3 جار پەیامی جۆراوجۆری ڕاستەوخۆ ئاراستەی ترامپ کردو. ترامپ ئاوەڕی لەو نەداوە، ئاوەڕی لە مستەفا هیجری داوە، چونکی گویا لە ڕاسی ئەم پێنج بەشە ئیتر ئەوانش فەورەن بۆەوەی لەگەڵ ئەم ڕەوتە دوانەکەون دوێنێ ئەعلامیان کرد پەیوەستە بن. ئەوە بەشێکیەوەیە کە لەم سناریۆی تاریک و شەڕەی ئێستادا ببنە پیادە نظامی ئەمریکا و بە دنێویەکی گەورە بۆ خۆیان سەبتەکەن هەتا لە ئاستی جەهانی و منتەقەیدا. بەشی تری ئەو لایەنەی تۆ باسەکەی فەرزکەین ئەمانە لەژێر پشتیوانی ئەمریکا و ئیسرائیلوانە کوردستانی ئێرانیش بە کۆنتترۆل دەرێنن خۆیان دابسبێنن. هەر زۆر زوو ئەو کارە ساتانێکە یەکێتی و پارتی بەسەر خەڵکی کوردستانی عێراقیانێنا لە هەناوی شەڕی ناوخۆیی و دوای شەڕی ناوخۆی ئەمانە خراپتریش تکرارێکەنەوە. ئەگەر لەوێنە فقط دوو هێز بوون و دوو سەرکردەی دیاریشیان تیا بوو جەلال تاڵبانی و مەسعود بارزانی ئەتوانی بسازێن و توانی شەڕ بکەن، ئەمان ئەڵان 5-6 و هیچ کەسیشیان ئەویتر بە ڕسمیت ناناسێ دەرنەچە هەمە کەونە ژیانی یەک، هەمە کەونە گیانی کۆمەڵگا و بەتایبەت ئەمانە بەرەیەکی زۆر خەتەرناکە بن بەرابەر بە بەرەی چەپ، بەرەی سێکۆلار، بەرەی ئازادی خواز، بەرەی حەقخواز و تووشیانە بۆ ئاگدارین. مەسەلەن خالیدی عەزیزی وتەبێژی حیزبی دموکراتی کوردستان و زاهرەن یەکێک لە بنیادەمە تەحسیلکردەکانیشیانە لە ئەوروپاوانە ڕسمەن ئەعلامی کردووە توێتی ئێمە لەگەڵ ئابەم نێوە دژایەتی خۆی لەگەڵ کۆمۆنیزم باس کردوە، توی ئێمە لەگەڵ حکوومەتی ئیسلامی و حکوومەتی سەڵتەنەتی و حکوومەتی کۆمۆنیستی نین. یعنی زۆر بێجای کردووە کە لێرەدا باسی کۆمۆنیزمی تێکەڵ کردووە. عاقبەت لەگەڵ ڕژیمی سەڵتەنەتی سابقەیەکی خوێناوی بە قەولی خۆیان 2500 ساڵە بۆ خەڵکی ئێران سەرنگونی کردوون. ئەگەر ڕژیمی جمهوری ئیسلامی 47 ساڵە ئێرانی کردووە بە زندانێک لە عەلەی کۆمەڵانی خەڵک، عاقبەت بەرەی چەپ و ئازادی خواز و کۆمۆنیستی جامعی ئێران لە ئینقلابی مەشروتیەتەوە کە کاتە 120 ساڵ لەوە پێش تا ئێستا هەمیشە بەرەی عەداڵەت خواست، بەرەی بەرابەری خواست و حتا وەبیری بێنمەوە 6 مانگ لەوە پێش کە هەرم حملەیی بە چەپ کردبوو یەکێ لە کادرەکانی خۆیان کەسێکە کاڵام وەتە ژۆرنالیست و تەحلیلگەر هێمن سەیدی نێوەکەشیە ئەو لێ هاتە جواب لەم خالید عەزیزیە وتی تۆ زۆر بە قەولی ئەو بێسفەت بووی بەرابەر بە زەحمەت و ئەرک و نەقشی پۆزیتیوی ڕەوتی چەپ لە دفاع لە بزوتنەوەی کوردستان و لە دفاع لە خودی حیزب دموکراتی کوردستان. زمانێک قاسم لوەکەیان ئیدعای سۆسیالیست بوون و سۆسیال دموکرات بوونی ئەکرد. یعنی لێشتاوە لە ئێستاوە دەستیان بە هیچ کەپەن نییە خەریکن ڕاگۆڕیشەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ناگەڕێتەوە بۆ توودا ئێسەقینەکە ئەو ئیتر هەر کەسێک ناوی بەخۆی بڵێ سۆسیالیستوانە هەمووی حسابەکە آخر ینی لە ڕاستیە لە کوردستانی ئێرانە کۆمونیستەکان لە غەیری قوربانیدان بۆ لە دژی تاوانکاران لە کوردستانە چ تاوانێکیان ئەنجامداوە لەکوێیە ئەتوانی تۆ معادلیان کەیتەوە لەگەڵ سەڵتەنەت تەڵەب و لەگەڵ جمهوری ئیسلامیە ینی لە بەرامبەر جمهوری ئیسلامیە لە بەرامبەر سەڵتەنەتیشە هەمیشە و داین کۆمونیستەکان لە کەنار خەڵکی کوردستان ئاوەستاون لە دژی ئەو دەستگا و بڵێن دەوڵەتە داپۆسێنەران. تەمان وتم ئەم قسەی خالید عەزیزی زۆر بێ بایەخە و زووتریش کردوویەتی ئەوە لەو بابەتەوە بە جێگایەکی ناگەێنێ ئەتفاقەن ئەگەر لێرەدا کۆتایی دێنم بەم بەشە پێم خۆشە بچینە سەر ئەو بەشەی کە بووە لەم وەختەدا ئەمریکا ئەمان تەسلیحەکە و ئەگەر ئەم کارە بکرێ و خەریکن ئەیکەن چه زەربەیەکی قورس
لە ڕواڵەتی حەقخوازانەی بزوتنەوەی سیاسی و اعتراضی لە کۆمەلگای کوردستان هادن کە لە سەردەمی شۆڕشا بە کوردستانیانەوە سەنگەری شۆڕش بەرحاڵ یا تۆ تەمەژای کە 3 ساڵ لەوە پێش ئەو ئاخێزی دوای قەتڵی ژینا ئەمینی ئەو خەباتە حەقخوازە چەپگەرە عەداڵەتخوازەی کە لە کوردستان و سەراسەری ئێران بە ماوەی 2-3 مانگ پەرەیگرت چەندە ڕواڵەتێکی شەفاف و ڕۆشن و حەقخوازی بوو لە سەراسەری دنیا لە کام وڵاتی دنیا لە کام پایتەخت ئەکسی ژینا بەرز نەکراوە و دفاع لە خەڵکی کوردستان نەکرا. دروست تەمەشا بکە ئێستا وەختی ئەبیسنەوە کە ترامپ و نەتانیاهوو قەرارە بسازێن لەگەڵ سەرانی ئەحزابی ناسیۆنالیستی کورد هەر وەک ڕەزا پەهلەوی پێبێ ئابڕوو بوو بە پەرچەمی ئیسرائیلیان بردە نێو تەزاوراتەکانیان ئەمانیشی پێبێ زیاتر پێ ئابڕووچوو ئەبن و ئەلبەتە لە زەمینی واقعا گەر ئەم کارە بکەن زەربەی قورسەوە شێنن لە خەباتی حەقخوازانی خەڵکی کوردستانی ئێران جا دەرنەچە منیش پێم وابێ ئەو لایەنەی کە تۆڵی دواتر ئەمانە لە نێو کوردستانی ئێراندا ئەبنە مڵۆزمی خەڵکی ئازادی خواز و حەقخواز و ڕەنگە زۆر کارەساتی نالەبار بەسەر کۆمەلگای کوردستانی ئێرانەدا سەبەن کاملەن حەقدا کاملەن وایە ئەوە ئەگەر مەجال بێ من دواتر لەسەر ئەم بەشەی ئەمادە نظامی ئەمریکا و ئیسرائیل تۆزیحی زیاترم هەیە. زۆر باشە من پێم خۆشە زۆرتر لەسەرەوە بدوێن بەڵام لە قسە و باسەکاندا زۆر باسی حیزبی دیموکرات منی شەروا باسی حیزبی دیموکراتمان کرد و باسی عەبدوڵای مودەدیمان کرد بەڵام بیرمان نەچێ لەم بینەیە هێزێکە بە ناوی پژاکەوە هەتاکو ئێستا باسی کۆمەلگای دیموکراتی و باسی برایەتی گەلان و باسی بەڕێخۆ بەڕێوە بردنیە کرد و باسی ئەوەیە کردو ئەوانە ئەویش بە جۆرە لە جۆرەکان لەم بازاڕی خۆچەکدارکردن بە بودجەی ئەمریکاوە بەشداریکردن لە مەخشانی ئەمریکای خەریکە جێگە بۆ خۆیە کاتەوە ینی هەموو ئەو تەبلیغاتانەی چەندین وەختە لە بەرامبەر حیزبی دیموکراتای کات و وەکو ناسیۆنالیزمی گوایە تەقلیدی و ناسیۆنالیزمی بەرچاوتەنگ و ئەوانە باسیە کردو ئەوانەوە بە جۆرێکتەوە هەمێکی لەناو بەشێکیش لە هەسوڕاوانی مەدەنی کوردستانە دروست کردووە کام حیزبە گوایە بۆ کۆمەلگای دیموکراتی و بەڕێوەبردننی کۆمەلگا لەلایەن خەڵک خۆیەوە و یاخود ڕێخستنی خەڵک لە خوارەوە و لە ناو جەرگەی کۆمەلگاوە ئەمانە خۆی بەم پەیامەوە هەڵەواسی گوایە هەر بە خاتری ئەمەش بوو بە خاتری ئەم ڕەوتە بوو کە هیچ کاتێک باسی لە ڕووخاندنی جمهوری ئیسلامی ناکرد و قسەی لەسەر گۆڕینی دەسەڵات لەسەرەوە ناکرد و قسەی لەسەر دامەزراندنی دەسەڵاتێکی خەڵکیە کرد و ئەمانە ئەمڕۆی بینی نەویش هەتوتە پەنا ئەم هێزانەوە خەریکە لەگەڵ ئەمانە لە بەروبوومەکانی ئەم هاوکاریە لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ ئەمریکاوانەیە بەشداریەکە کە ئەمە بەڕاستی حەقی ئەوەیە زۆری لەسەر بووترێ لەلایەن سۆسیالیست و چەپ و کۆمونیستەکانەوە ممکنە بەشێک وا بزانن کە پژاک ناتوانێت ئەو هێزەوێ بەڵام بەرحاڵ بەو تەبلیغاتانێک کەەوەنە ساڵە کردوێتی تەوهمێکی لەلای بەشێک لە خەڵک دروست کردووە کە ئەمانە یانەوێ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی پێک بێن و گوایە فۆنکسیۆنی جۆر بە جۆر لە ناو کۆمەلگایە ساز بدەن و گوایە ژنژیان ئازادی دروشمێک بۆ ئەوان بەرزیان کردوێتەوە ئەمە واقعیتێکە کە پێویست بەوە کە قسەی لەسەر بکرێ من پێم خۆشە زۆرتر لەسەر ئەمە بڕێ بۆچی ئەمڕۆ ئەم ئەحزابانە بۆ هاتوونەتە ئەمە لەم نێوەشە پژاک ڕۆڵی چییە؟ من با بڵێم خودی ئەم شەش جەریانەی ئێستا بوونەتە هاوپەیمان بە تۆری واقعی چۆن بڵێم ناسازگاری زۆریان لەگەڵ یەکتری هەیە جارێ وەڵەن دوسێ جەریانیان بەڕاستی جەریان نین ئیترەوە لەبەرەوەی پوڵ و پارە و ئەسلحەیان بەدەست گەیاندون و لە دەم ساڵانە لە کوردستانی عێراق مامنۆتۆ و لەژێر سێبەری دەوڵەتی ئیقلیمە نێوی خۆیان ناوە حزبی سیاسی خەباتی بەتایبەتی لەژێر دەستی پارتیە لەژێر دەستی پارتیە هەروەوە وەک دەستکەلایەک ڕاگیراون بۆ ڕۆژێکی ئاوە بەڵێ خەباتی ئیسلامیمان هەیە کە وەختی خۆی شێخ جلالی حوسەینی باوکی ئەم بابا شێخ کاڵان سکرتەریانە دروستی کردبوو هیچ وەک
لە هێزێکی چەکداری محەلی منتقەی بانە بەولاوەتر نەچوو و هیچ وەختی جزوی معادلەی سیاسی و خەباتکارانەی کۆمەلگای کوردستانی ئێران لە ساڵی 79 تا عاقبەت ساڵی 90ەکان و ئەوانە کە ئەو ئاڵوگۆڕانە لە کوردستانی عێراق جگایکی نەبوو. ئێستا لەلایەکۆ پەیوەندی لەگەڵ مجاهدینی خەڵق هەیە، مجاهدینیش لە نێو شوڕای ملی مقاومەت جگایکی بۆ کردوێتەوە و پوڵ و پارەی پێدا، ئەوش هەر بۆی لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا وەکو ئەبزار ئیستفادە لێ بکە لە کوردستانەوە خەریکاشی کە ئەوە لە جریانێت هەیە بنێوی حزبی پاک بەڕاستی کەمە ڕیشەی ئەگەڕێتەوە لە نێو سازمانی چریکای فدایی خەڵقابوون، ئەوش فقط ئەوەیە جریانی حزبی دموکراتی کوردستانی عێراق و پارتی لە ماوەی هەموو ئەم ساڵانەدا تیاری کردوون، پۆلی پێداون، ئیمکانی پێداون، وەکو چۆن ئەنە کەسەی لە کوردستانی سووریە دروست کرد، ئەمانەش گۆشەیەکی بچووک ئەنە کەسەیەکی ئایندەی کوردستانی ئێران دەنا ڕیشەیەکی سیاسی و کۆمەڵایەتی و خەباتکارانیان بەڕاستی لە کۆمەلگای کوردستانە نییە. ئەمێنێتەوە حزبی دموکراتی کوردستان حزبی ناسیۆنالیستی کوردە و حزبی ئەسڵیشیانە و ڕیشەشی هەیە و سابقەشی هەیە و پێشینەشی هەیە. لەو دە ساڵی ئەوەڵا لە عینە حاڵا حزبی بۆژوازی کورد، لە عینە حاڵا کۆنەپەرست، ئەو بۆ شەڕی بە چەپ و کۆمونیستەکان و کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئەو وەختەش تەسبیت کرد، بەڵام ئەتوانی بڵێ قەوارەیەکی سیاسی هەیە و حزبێکی سیاسیە و بەڵێ حزبی بزوتنەوەی کوردایەتیە، ئەو سابقی بۆ خۆی، بەڵام دقیقاً لە ماوەی 30 ساڵی رابردووە لە چوارچێوەی ئەم مەوجی ڕاستگەرایی کە لە دنیا و لە منتەقەکەدا هەیە، ئەویش ڕان هاتووە پەیوەست بووە بە هێزە زۆر ڕاستڕەوەکانی ئەو کۆمەلگایە. زمانێکە ئەیوت دموکراسی بۆ ئێران و خود مختاری بۆ کوردستان و قاسم لوێگەوەیە و تو خۆشی بە سوسیالیست معرفیەکرد لەگەڵ ئوفق و ئستراتیژی و سیاست و حتا پراتیکە کە ئێستا حزب دموکراتێکە لەژێر نێوی فدرالیزم و لە دەورەی جۆرج بوشی کوڕەوە مستەفا هیجری کە دەبیرکول بووە چاوەڕێی ئەوە بووە بەڵکو ئەمریکا ئاوریان لێ بداتەوە لە پەستا پەیامی تەبریکەکانی ناردووە بۆ جۆرج بوش بۆ بەقیە حەولیان داوە پەیوەندیانیان بێ خۆ هەڵواسن بە قودرەتی ئەمپریالیستی ئەمریکا. هەموو کەزەڵێ کەینوبینی خۆی لەگەڵ دەوڵەتی عەرەبستانی سعودی زۆر کۆنەپەرست لە منتەقەکەدا هەیە. ئەویش لەو بەرەیە دوو شاخە هەن لەوێنە، نەویان کۆمەڵی زەحمەت کێشان و بەناهەق نێوی کۆمەڵیان لەسەر خۆیاندانەوە کۆمەڵی شۆڕەجێر، ئەمەی عەبدوڵڵا موحتەدی، ئەوەی دیکەی کە ڕەزا کاعبی مەسئولیانە، ئەوە هەر لە ساڵی 2000ەوە کە کودەتا مانەند لە سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە جیابوونەوە، بەڕاستی ئەوەڵەنجارێ لەسەر نێوەکەیان هیچ نە لە ئوفق، نە لە ئستراتیژی، نە لە سیاست، نە لە پراتیک، نە لە ساوقی هیچ پەیوەندیەکیان بەو ناوە کە کۆمەڵەیە و لە سەردەمی شۆڕشی 57 تا هاتە مەیدان 79 زاینی، بەڕاستی هیچ پەیوەندیان نییە. ئستراتیژی و سیاستیان کە ئەڵان فدرالیزم و ناسیۆنالیزمێکی ئۆریان و ڕووتا هیچ پەیوەندی بە چەپگەرایی و بۆ کۆمەڵەوە نییە. عەقبە دەمانیش لەم کشمەکشی بینی یەکێتی و پارتی و چوزانم ئەوەی پێڵێن لەم شکافانەی منتەقەی پوڵ و پارەیان وەرگرتووە و لەوێنە خۆیان ڕاگرتووە جزئی ئەو جریانن و هەرێک لەمانە جا لە نێو خۆدا ناکۆکیان لەگەڵ یەکتری زۆرە. ئێستا بە پێی پێوەستیەکانی ئەم دەورەیە یەکەوتون، مەسەلەن لە حزبی دموکراتەوە گرتوویەتی، لە خودی ئەم جریانی عەبدوڵڵا موحتەدیەوە گرتوویەتی، لە خەبات و ئەوانە دەقیق نازانم، هەر خۆشیان لە چارەی پژاک ناهات، هەروەک پژاکیش دی ئەوان ماوەیە لەوە پێش مەگە دیمان ئەم کەسی یەکەمی پژاک نەوارەکانی دەرکەوت چ قسە و باسێکی بەرابەر بە حزب دموکرات و کۆمەڵە و هێزە سیاسەکانی ئەوە حتا چەپی کوردستان کە ئێمەمانان بێ کردووە کاردانەوەی گەورەی لە پێش بوو. تۆ پرسیارە لە مەوردی پژاکەوە بوو، پژاک دقیقاً لەو سابقەی خەباتکارانەی شۆڕشی 57 و 10 ساڵی ئەوەڵ کە دەورەی گەرمگوڕیەکەی و هەر وجودی نەبوو، هەر نەقشی نەبووە، هەر پەیوەندێکی نەبووە. لەم 8 ساڵ 2 ساڵی ئەخیر کە دروست بووە لەژێر سایەی پێکەکە لە قەندیل دانیشت و پوڵ و پارە و ئیمکاناتیان بووە، گروپ و هێزشیان ناوەتەوە
بەحاڵ دقن لە چوارچەوەی بێتەحەڕکی باقی ئەحزابی ناسیۆنالیستی کورد ئەو تەحەڕکێکی بووە ڕەنگە نەسڵێکی جوانێک کە سابقەکەی نازانن پێشینەکەی نازانن تحت تاثیری قرار گرتوێ خودی پژاک لە منە پرسێ بە لەحاظی ئۆفق و ئستراتیژی جزوی سەرگەردانترین هێزی سیاسیە کە یەکیان هەرەوەیە تۆ وتوتە عاقبە تۆ بە ئیشارەت بکرد تا ئێستاش نەمدیوە لە بەرنامێنە سەرنگونی خواز نیست ینی ئەو تەرەفداری ئەوە نین جمهوری ئیسلامی بە ئیرادەی جەماوەر سەرنگون کریاڵانەوە ئەمریکا هاتووە بە زۆری بۆمب و موشەگەیەوێ لای بەرێ ئەمیش خەریکە خۆی لەگەڵ جوود دەکە دەنا ئەوە بەرحازی بەو معنە حتا شۆڕجێڕیش نەبوون بەرابەر بە جمهوری ئیسلامی و بڵند جمهوری ئیسلامی سەرنگون دەکەی لایەکی دیکەەوە لەسەر چوارچەوەی کوردایەتی و مەسەلەی ملیت شا بە قەولی خۆیان عەقیدەیان بە دەوڵەت ملت نییە لانیکەم و ناسیۆنالیستانەی تر ئەم خرافەی دەوڵەت ملەتیان هەیە ئەم ئەوەشیان نییە دێک چییە ماجراکە ماجراکەوەیە حزبێکی چەکدار لەو منتەقەن کام دەوڵەت کام هێز لایەن لە بکاتەوە بە پێی مەسلحەتی سازمانەکان خۆی لەگەڵ جوود دەکەن ئێستا وایە دقیقاً بە پێی ئەم مەسلحەتەیە هاتوونەتە پای هەماهەنگی لەگەڵ حزب دموکرات و ئەم جەریاناتی تر و بەڵکو لە ئیمکاناتی ئەمریکا ئیسرائیل بەهرەمەند بن و سبەینە لە کوردستانی ئێرانە بێن ئولگوەکانی خۆیان ئیجرا بکەن ئەوان متەوەجه نین کوردستانی ئێران لەگەڵ کوردستانی سووریا فەرقی هەیە حتا لەگەڵ کوردستانی عێراق فەرقی بووە چونکی ئێمە خەباتی جەماوەری و حتا چەکدارانەی کوردستانی ئێران لە دڵی شۆڕشێکەوە سەری هەڵدا شۆڕشی ساڵی 1950 عاقبەت ڕەوتی شۆڕەجێڕی هاتە مەیدان هێزی چەپ و کۆمونیست لە کۆمەڵەدا خۆی ڕێکخست کارنامەیەکی درەوشاوەی بۆ ئەو خەباتە دروست کرد ئێوە وەکو چەپ و کۆمونیستەکانی کوردستانی عێراق و عێراق بۆ خۆتان متابعەتان کردو ئەتانزانی چۆنە دەرنەتیجە لەسەر بناغەیەکی دیکە بۆیە خەباتی سیاسی نظامی و ئەترازی کۆمەلگای کوردستان ڕواڵەتێکی زۆر ڕۆشنی تا ئێستا بووە کە ئەمانە ئەڵانەیانەوێ بیشێوێنن حتا ئەو حزبی دموکراتی کوردستانی ئەو وەختە ڕقیبی بەرابەرمان بوو لە بەرابەر کۆمەڵەدا ئستانداردەکانی خەباتی سیاسی ئەوە شەفاف بوو ئەوە ڕۆشن بوو نەدەتوانی بە ئاسانی لەگەڵ دەوڵەتانی کۆنەپەرستی دەوروبەر دەستێک کەڵکەی ئەو جۆرەی خانەدانی بارزانی ئایان کرد لە شۆڕشی ئەیلولەکەیان و گرتوێتی تا شۆڕشی گوڵانەکەیان بە قەولی خۆیان ئەو جۆرەی جەلال تاڵەبانی و یەکێتی لەگەڵ لیبی و سووریە و ئەم ڕۆژە نەڕۆژێ بە قەولی خۆیان ئەمرا و لای سەدام حوسێن ماچکردن ئەمە باو نەبوو لە نێو خەباتی سیاسی و ئەترازی کۆمەلگای کوردستانی ئێرانە حتا حزب دموکرات نەیدەتوانی ئەو نەوعە پەیوەندیانەی بێ ئەو نەوعە هەڵس و کەوتانەی بێ ئەمە نەتیجەی چی بوو ئستانداردێکی باڵا و شەفاف ڕۆشن حەقخواست لەم بارزەی سیاسی کۆمەلگای کوردستانی ئێرانە بوو دەنەچە ئەمە ناکۆکیەکانی نێویانە پژاکیش بە نەزەرم هێزێکی ڕیشەدار نییە لەوێنە جا من ئەوەمەوت فەرسکە نەگەر ئۆلگۆی خۆ بەڕێوەبەری لە کوردستانی سووریە بۆ دەورەیەک مثبەت بوو باش بوو چاتریش بوو لەوەی لە کوردستانی عێراق و پارلمانە هیچ و پوچەکەیان و ئەجملە چەپای وەکو ئێمە دفاعمان لەکرد بە تایبەت لە مقاومەتی کوبانیان بەڵام ئەخر لە کوردستانی ئێرانە هەر ساڵی 57 و 58 شاری سنە شوڕای تا دروست کراوە زۆر لە خۆ بەڕێوەبەری ئەولاوەتر بووە کەسانی با ئۆتۆریتەی وەکو زندەیات سەدیقی کەمانگەر لە ڕاسیا بووە کەسانی چەپ و با ئۆتۆریتەی ئەو وەختە لە ڕاسیا بووە ئێمە خۆمان بماوەی 2-3 ساڵ شار و منتەقە ئازادمان بەدەستەوە بووە بەڕاستی کۆمەک کراوە بەوەی کۆمەڵانی خەڵک ڕاستە و خۆ لەلایەن ڕێکخراوەکانیان شوڕاکانیان نوێنەرایەتی بکرێ ئەو تەجروبەیە زیندووە لە کوردستانی ئێرانە ئیتر خۆ بەڕێوەبەریەکەی نەوعی کوردستانی سووریا زۆر لەوێ لە دوایە دەرنەتیجە ناخوات من پێم بێ ئەم هێزانە کە تۆ نێوت ناون بەرەی کوردستانی سبەینە دێنەوە ئەوە هیچ لە نێو خۆیانە لەگەڵ پارادۆکس و تەناقوزاتی زۆر ڕوبەڕون و کێشە لە عینە حاڵە لەگەڵ مەدێک ڕەوتێکی چەپگەرایی و ئازادی خوازی لە کوردستانی ئێرانە ڕوبەڕوە بن زۆر زوو لەگەڵ یەکەونە کێشە و ئەمە اتفاقاً ئەو جگایە ئەمانە چەکدارن مسلحن ئەمریکا و ئیسرائیلیان لە پێشە داوا ڕەنگە لە ئیدامێ بڵێن بەرەی کرێکار و زەحمەتکێش و ئازادی خوازی
کوردستانی ئێران و سەراسەری ئێرانی ژەبێت زۆر وریابن ئەمانە وەکو بەرەی کۆنەپەرست وەکو بەرەی بۆرژوایی ئەو جامعە مسلح بەڕاستی ئەبنە مڵۆزمی گەورە بۆ خەباتی کرێکاری و جەماوەری ئەو زۆر باشە وەختێکی زۆرمان نەماوە یاخوداورە ڕەحمان خەریکە ساعت و نیوەکەشمان تەواوە بێ بەڵام باسێکی گرنگترین بەشی ئەم باسانەی ئێمە کە من پێم خۆش بوو هەموو قسەکان ینی تۆ دەست پێش خەربیت و باسەکە بکەی ئەوەیە جەماوەری خەڵک چی بکە و لەم بینەیە ڕۆڵی چەپ و کۆمونیستەکان چییە ڕۆڵی گروپە کۆمونیستیەکان کە نایەنوێ بەشێک بن لەم سیناریۆ تاریکە داکۆچی لە بەرژەوەندەکانی خەڵکی کارگەر و زەحمە چێژەکەن لەم ئەم شەڕە بە نیعمەت نازانن بە بەڵای ئەزانن بۆ ژیانی خەڵک و لە چوارچێوە و لە ڕوانگەی ئازار و شکنجەکانی خەڵکەوە لەم دۆخەیە خەریکن هەڵوێستەگرن ئەوانە بێت چی بکەن سەرەتا خەڵک چۆن خۆی ڕێخا و دواتر کۆمونیستەکان و چەپەکان نەبێت چی بکەن ڕەنگە پرسیارێکی تریشم ببێ زۆر باشە ئەزانم باسەکەی ئەم شەمان ویستی ئەوڵە منجارە زۆر سپاسی تۆکەم کاتی زیاترت بە بندا خۆشت مداخلەی زۆر بەسوودت کردووە لە مەسەلەکەدا لە درێژەی ئەو قسەی پێشوو دوو خاڵی ماوە تاکیدیان لەسەرەکەمە چونکی زۆر زۆر پێویستە لەم ڕۆژە حساسانەدا ئەویژەوەیە ئەم شەش جەریانە کە ئێستا وا دیارە خەریکن ئەبن بە پیادە نظامی ئەمریکا ئیسرائیل دوو خەتای زۆر گەورە ئەکەن و ئەوە بێ کۆمەڵانی خەڵکی کوردستانی ئێران بیزان و لیان قبول نەکەن بە هەر شێوەیەک بڵن ئەوەی واوتم خەباتی سیاسی نظامی کۆمەلگای کوردستانی ئێران لە دوای شۆڕشی 57 و ساڵی 79 بە تایبەت دە ساڵی ئەوڵ دەورەی گەرم و گوڕیەکە بوو بەڕاستی سابقەیەکی زۆر ڕۆشن شەفاف حەقخواست و جێگای پشتیوانی لە ئاستی جیهانی لە ئاستی منتەقەیی لە نێو خۆشە لە خۆی نیشاندا حتا بۆم باسکردی چونکی بە دەلیلەوەی هێزێکی چەپ و کۆمۆنیست هێزێکی دەخاڵەتگەر بوو بەشێک لە ڕاهبەری بزوتنەوەی جەماوەری سیاسی بوو مەسەلەن دەورەی 2 ساڵی ئەوەڵ بزوتنەوەی مقاومەتی خەڵکی کورد بوو هەم سیاسی بوو هەم نظامی بوو حتاوە بۆ هەیەتی نمایندەجی خەڵکی کورد دروستکرا ساڵی 58 ئێرانی کە هەرەکاتە و 1970 بەرحاڵ لەگەڵ جمهوری ئیسلامی بەرەی ڕاست حزب دموکراتیش تیابوو بەرەی چەپ کۆمەڵەشی تیابوو وەک شێخ عەزەدینی حوسێنی و ئەوانیش بەرحاڵ حتا بەرەی ڕاستەکەش لەژێرە و ئستانداردی باڵای خەباتێکی هەخوازە نەیەتوانی زۆر معاملەی ئەوەی پیاڵن واقعاً دژە خەڵکی لەگەڵ زلهێزەکان و لەگەڵ دەوڵەتانی منتەقە بکە ئەمان ئەڵان بەم هاوپەیمانیە لەگەڵ ترامپ و نەتانیاهوو دوو کەسی فاشیستی ئەم سەردەما تو ئەگەر بڵێ لە دنیای ئەمڕۆدا سمبلی فاشیستەکان چێن یان نێئۆ فاشیستەکان چێن فۆرن دەستڕاکێشن بۆ نەتانیاهوو بۆ ترامپ ئەم حزبانە خەریکن لەم وەختەدا لەگەڵ دەوڵەتی ئەمریکا و دەوڵەتی ئیسرائیلی نەسڵکوشی خەڵکی فەلەستین لە ماوەی 2 ساڵی ڕابردووە واردی ئەم معاملا بن ئەم کارەساتا بن و بۆ معنایە لە ئاستی جیهانی لە ئاستی منتەقە لەتمەیەکی گەورە لە کاراکتەر و لە ڕواڵەتی خەباتکارانە و ئازادی خوازانە لە کوردستانی ئێران نادن تۆ 3 ساڵ لەوە پێش تەمەشاکە وەختێ خیزشی دوای قەتڵی ژینا بوو لە دنیادا چ سەمپاتیەک بەو خەباتە بە ئەکسی ژینا ئەمینی و بە شعارە ئەسلەکەی ژن ژیان ئازادی بوو بۆڵان خەبەرێک نییە بۆڵانە و تەزاوراتەنە نییە بۆڵانە و تەسویرەی ژینا نەماوە ئەڵان بەرەی ئازادی خواز و حەقخوازی دنیا ئەبینن ئەمە ئەحزابی ناسیۆنالیستی کورد ئیدعاشەکەن بە ناوی خەڵکی کورد لەگەڵ فاشیستەکانی ئەم زەمانە ئەسازێن وەگەوەیە لە دەورەی هیتلێرە لەگەڵ هیتلێر سازشل کردبێ جا دەبێ کۆمەڵانی خەڵکی کوردستانی ئێران ئازادی خواز و بەرابەری خواز و سکۆلاریشی حەقخوازیشی
حتا ئەوانەی لە خۆیان بە چەپ و سۆسیالیستی نەزانن بەدەنگی بەرز بڵێن بە ناوی خەڵکی کوردستان حەقتان نییە بە ناوی خەڵکی کوردستان ئەم معاملە کەسیفە بکەن و ئەم لەتمەیە لە ڕواڵەتی سیاسی ئەو مبارزەی 47 ساڵی خەڵکی کوردستانی ئێران بدەن. کارەساتی دووەمەوەیە ئەبنە پیادە نظامی ئەرتەشی ئەمریکا و ئیسرائیل وادارە ئەیانەوێ بچنەوە نێو خۆ وەلەوێنە جغرافیای کوردستانی ئێران بکەنە مەیدانی ڕمبازێنی نظامی و کاولکاری و قەتعەن جمهوری ئیسلامی هەتا بڵێ دژە ئینسان و دژی خەڵکی کوردستان ئەمەی ئەوان گرێدراوی ئیسرائیل و ئەمریکا بن لە هیچ دەست ناپارێزێ نەک لە هێزی چەکداریەوان دەست ناپارێزێ بەو بیانوە شارەکانی کوردستان خاپورەکە هەرو جۆرەی سەدام حوسەین ئەی کرد دێهاتەکەی خاپورە کرد شاری خاپورە کرد دەستی ڕاناگرت و بۆمبارانی شیمیایی حەڵەبجەیە کرد. ئەمانە دووسێ خاڵن و خاڵێکی دیکەش بەوە مەربوتە ئەمانە حەوت جەریان بوون جەریانی کۆمەڵەی تحتی مەسئولیەتی ئیبراهیم عەلیزادە تا ئێستا لەگەڵیان نەچووە و کارێت چاچی کردووە بەڵام هەر ئەمڕۆ بینم باڵێکی ڕاستڕە و لە نێو جەریانەکەی ئیبراهیم عەلیزادەیە فشاری هێناوە کە بێ پەیوەست بین بەم شەش جەریانەوە. جەریانی تحتی مەسئولیەتی ئیبراهیم عەلیزادە کە خۆی لە کاتاگۆری چەپ و حتا کۆمونیزم معرەفیەکە ئەگەر واردی ئەم هاوپەیمانیی شەش جەریانە بووە کارەساتە بۆ خودی سازمانەکەی خۆی بۆ سابقەی بۆ پێشینەی و بەرحاڵ کۆمەککردنی ئەم شەش جەریانە تا مەغز و ئسقان کۆنەپەرستەی سەرنوێشت گرێدرا و بە ترامپ و بە کەی پێڵن نەتەنیاهووە لەم باڵی ڕاستڕەوی نێو جەریانی عەلیزادە کەسیان نووسێتی ئەگەر ئێمە پەیوەست نەبین بەو شەش جەریانە ئەمە کارەساتە بۆ کۆمەڵە نەڵم ئەو کۆمەڵی تحتی مەسئولیەتی ئەوە بەڵام ئەم پەیوەستبوونیان اتفاقەن کارەساتە پەیوەستبوونیان کارەساتە و ڕێگەیان بۆ کراوەتەوە بێن پەیوەست بن بە شورای هاوکاری چەپ و کۆمونیستەکانی کوردستان بێنم باڵە تەقویەت بکەن ئەوە لەو بابەتەوە ئەمە درێژەی کێشا بچمە سەر ئەسڵی قسەکەی تۆ لەم دەورانەدا دقیقاً ئاڵوگۆڕی ئێران زۆر گەورەیە ئاڵوگۆڕی جدی لە کۆمەلگاکە و لە کوردستانیشا بەڕێوەیە بەڕاستی خۆ بەرەی چەپ و کۆمونیستی چ کوردستان چ سەراسەری ئێرانیش لەم 5 ساڵەیە حەول دراوە شورای هاوکاری چەپ و کۆمونیستەکانی کوردستان دروست بێ شورای هاوکاری چەپ و کۆمونیستەکانی سەراسەری دروست بێ تا ئێستا یەکسری کارکراوە مثبەتە بەڵام نەبوو پێش ئەم دەورە و نەبوو ئەم دەوری تا بەسەر بین ئەسڵەن جوابگو نییە دەناسە زۆر کەسم پرسیارەمان لێکەن هێزی چەپ و کۆمونیستەکان بۆ لە ئاستی پێویست دەرناکەون بۆ لە ئاستی پێویست مەترەح نین بۆ وەک بەدیل چاویان لە نەکرێت ئەو پرسیارە زۆر حەقە ئەو پرسیارە زۆر ڕەوایە هەم بەرابەر بە چەپ و کۆمونیستەکانی سەراسەری ئێران و ئەجم لە حزبی ئێمەش وەکو حزبی کۆمونیست کارگەری حکومەتیست هەم لە کوردستانیشە دەرنەتیجە من پێم وابێ ئەڵەی چکردن ئەوەڵین کار ئەوەیە چ شورای هاوکاری چەپ و کۆمونیستەکان لە کوردستان چ شورای هاوکاری چەپ و کۆمونیستەکان لە ئاسی سەراسی ئەبێ شێوەکاری بگۆڕێ ئەبێ شێوەی مەترەحبوونی ڕوو بە کۆمەلگا بگۆڕێ ئەویش چییە ئەبێ بە تەوەقوع و ئینتزارێک کە ئەمڕۆ کۆمەلگا هەیەتی وەک بەدیل تەمەشای بکرێ ئەم بەحسە لە نێو هەردوو شورای هاوکاریەکە هەیە ڕابەری و بەدیل لە نێو خۆ لە نێو بزوتنەوەی کاریگەری و بزوتنەوەی جەواری شکڵەگرێ ئەوە حەقە وایە کەس ئای نەکردو ئەم دوو شورای هاوکاریە وەک ڕابەری بزوتنەوەی کاریگەری ئێران خۆی معرەفیکایە وەک ڕابەری بزوتنەوەی کاریگەری و جەماوەری کوردستان ئێران خۆی معرەفیکە بەڵام حەقمان هەیە ئێمەی کە لە موقعیەتێتر لە تەبعید لە ئوروپا ئیمکانی کۆنفرانسمان هەیە ئیمکانی نووسینەوە و تەدوینی پلاتفۆرمێک کە 2 مانگلەوە پێشتە کۆنفرانسی شورای هاوکاری بەنێوی منشوری سەرنگونی شۆڕجێرانەی کۆماری ئیسلامی و حاکمیەتی شورایی لە ئێران و 3 ساڵ لەوە پێش هەرم شورای هاوکاری چەپ و کۆمونیستی کوردستان منشوری حاکمیەتی شورایی بۆ کوردستانی ئێران نووسراوە ئەو پلاتفۆرمانەیانی پلاتفۆرمی هێزی بەدیل دەی دەرنەتیجە منەڵم ئەوەڵین کار ئەوەیە دەم ئاستێکی ماکرۆ
شورای هاوکاری چەپ و کۆمونیستەکانی سەراسەری، شورای هاوکاری چەپ و کۆمونیستەکانی کوردستان وەک بەشێک لە بەدیلی داهاتوو، وەک بەشێک لە بەدیلی حاکمیەتی شورایی خۆی دەربخە، هەیئەتی هەماهەنگەکەی ڕوو بە کۆمەلگا معرەفیکە. ئەبینی 5 جەریانی ناسیۆنالیست 5 کەسیان داناوە نێویان ناون ئەمانە هەیئەتی ڕابەری ئایندەی کوردستانی ئێران لە سوورەتێکە لە نێو شورای چەپ و کۆمونیستەکانی کوردستانی ئێران بنیادەمهای زۆر با ئۆتۆریتە، زۆر جێککەوتو، زۆر با ئۆتۆریتەتر لەو کەسانەی کە ناسیۆنالیستەکانی کورد معرەفیانەکرد و خۆشەویستتر لە نێو خەڵکا هەن و ئەکرێ وەک ئەو بەدیلە معرەفی بکرێن و ئەکرێ وتەبێژیشیان ببێ و کۆمەڵانی خەڵکی سەرنجە. پلاتفۆرمەکەش هەیە، پلاتفۆرمی حاکمی سەرنگووری جمهوری ئیسلامی هاوڕێ ڕەحمانەگەر ئیجازەم دەی پێم خۆشە بە ئیجازەی تۆ بە ئیجازەی و هاوڕێیانەش کە ئەو قسە و باسانەکەن کە ئەبێ ڕابەرایەتی لە ناوەوە دروست بێت و ئێمە لە دەرەوە کارێک نەکەین و ئێمە لە دەرەوە پێویست ناکە ستادمان هەبێ و پێویست ناکە پلاتفۆرم بین یا پلاتفۆرمە دەین بەڵام پێویست ناکە خۆمان ئاوەکو بەدین نیشان دەین و ئەوانە من لە ڕاستیا دوو هینم هەیە، دوو قسەم هەیە. یەکیشانەوەیە بە هەمان ئەو منتیقەی کە ئەڵێ هەموو ڕابەرایەتێکی ئەم جوڵانەوەی بێ لە ناوە دروست بێت و لە ناو کۆمەلگاوە خەڵک خۆی ڕابەرایەتی خۆی بکات و ئەمانە بە هەمان ئەم منتیقە ئەسڵ نەبێ حیزبەکەشیان هەڵوەشێنەوە. ینی تۆ کە حیزبێکی سیاسی دروست کردووە و ئەم حیزبە سیاسی ڕابەری هەیە و ئەم حیزبە سیاسی قسەکەری هەیە و زمان حاڵی هەیە، بۆ ناتوانێت 5 حیزب بەیەکەوە کۆ ببنەوە لە ناو چوارشێوەیەک و هاوپەیمانیەکە زمان حاڵێک قسەکەرێکیان هەبێ چێرێژیان هەبێ نوێنەرێکیان هەبێ، ئەم نوێنە ناتوانێت بگۆڕێت، توانێت هەردوو مانگجارێ کەسێک دابنێنەوەوانە لەو ئەحزابەنەکەەوە پێکەوە کارەکەن. لەبەرەوە ئەمە هیچ منتقێکی تیانە و هیچ لۆجیکێک ئەمە قبول ناکە. ئێمە بە خاتری ئەوەی کەوا بێ ڕابەراتی لە ناوە دروست بێ ئەمە لە دەرەوە ئەمە ئیتیلافە نەکەین و ئەم شێوازە خۆمان دەرنەخەینەوەوانە. ئەمەیان یەک. دووەمیان تۆ کە بانگەوازەکەی خەڵکی کارگەر و زەحمە کێشێک کە لە ژێر قورسایی گەورەترین داپلۆسین و هەڕەشەی ژیانایە ئەوانە خۆیان ڕێخەن و سازمانەکانی خۆیان پێک بێن و یەک بگرن و کۆ ببنەوە خۆیان ڕێکخراوکەن، تۆ لە دەرەوە بۆ ناتوانانی خۆڕێخی. تۆیە کە ناتوانانی چوار جەریان کە هەمووتان بە یەک زمان و بە یەک مستەڵەحات و بە یەک تێرم و بەشێک بە یەک بەرنامە قساکەن و تەنانەت لەسەر بەرنامەی ئاڵوگۆڕی ئایندەی ئێرانی ژێکتان گرتووە. ئێوە کە ناتوانن بە یەکەوە کۆ ببنەوە بە چه لۆجیکێک دەتوانن بانگەوازی خەڵک بکەن خۆی ڕێکخراو بێ. ئەگەر ڕێکخراو بوونەوەنە ئاسانە، ئێوە لە دەرەوە کە بۆتان هەیە لەگەڵ یە قسە و باسکەنەوە ئێوە بۆ خۆتان ڕێک ناخەن یەکەم جار. بەهەرحاڵ بەمبەسمەوەیە کە ئەم جۆرە پاساوانەک ئەهێنرێتەوە ئەوەی کە نابێتتر بە ئەم پاساوە هەر کەسێک بێنێتەوە لەگەڵ ڕێزی تەواوم بۆ تەقدیری تەواوم پێزانینی تەواوم بۆ هەموو ئەو مقاومەت و ئەو دلێری نیشانیان داوە و هاوڕیانە چەندین ساڵە، بەڵام بەڕاستی هەڵەیەکی زۆر زۆر گەورە و کوشندە ئەنجامەدەن ئەکەن لەم ڕۆژەیە کە نایەنە پای ئەوەی کە بەم شێوازە چەپ و کۆمونیستەکان خاوەنی زمان حاڵێک بن و خاوەنی نوێنەرایەتێک بن کە دەریان خات لە ئاسی کۆمەلگایە. یعنی جوڵانەوەکان بە دەموچاوەکانیان ئەناسرێنەوە، جوڵانەوەکان بە پەیامەکانیان ئەناسرێنەوە، بەڵام کەسانێک پێویستە لە پێشەوە بن بڵێن ئەمە پەیامی ئێمە وان کارانە ئێمە ئەنجامێ دەین و ئەیکەین. وەکو بەشێک لەو جوڵانەوەی کە ئێوێ ئایندەی ئێران ڕۆڵی هەبێت و ئەوانە ئەو بەشە ڕێکخراوەی کە بە ناچار لە دەرەوەی وڵاتە، بە ناچار لە منفایە، بە ناچار ناتوانێت دەستی بگا بەناو کۆمەلگاکە، وەکو ئەو بەشە خۆڕێخستن سەرەتاییترین و ئەلفوبێی سیاسەتێک و ئەلفوبێی تاکتیکێک کام ڕۆبچیرێت. من بە لێرە ڕوونکردنەوەیەک بدەم. مشکلەکە ئەوە نیە ئەڵان ئەم جەریاناتەڵان 6 جەریانی چەپ و کۆمۆنیست لە سەراسەری 4 جەریانیشن لە کوردستان ناتوانن لەگەڵ یەکتری اتفاقاً ئەتوانین دیالۆگ بکەین. اتفاقاً بە دەلیلەوەی مەسەلەن ئەو شورای هاوکاری سەراسەری ئەڵانەوە لە 2010 تقریباً 8 ساڵ خەریکە لە عمرێ بگوزارێ. اتفاقاً لە ئەوڵۆ گرێوگۆڵ زۆر بوو. ئەلئان هەواهەنگی زۆر بەوجود هاتووە. تا ئەو جێی ترەوە بۆ خۆت 2 مانگلەوە پێش حزور بوو لە کۆنفرانسەکەدا مهمترین پلاتفۆرم کە پلاتفۆرمەکە ئەوەیەڵێ سەرنگونی شۆڕەجێرانەی کۆماری ئیسلامی دەستەبەری کردووە. حاکمیەتی شۆڕایی ئایندەی ئێران لە 16 خاڵاوتوێتی ئەم حاکمیەتی شۆڕاییە چۆن پێک دێ و چی ئەکا ئیقداماتی فۆرێک. یعنی پلاتفۆرمێکی کاملە حتا بۆ دەوڵەتێک ئەگەر دەوڵەتێکی موقتی شۆڕاییش ئەعلام بکە لە جیاتی دەوڵەتی گوزاری
بۆرژواکان دەجاتی مەجلیسی موعسسانی وان لەسەر کۆنگرەی سەراسەری شوڕاکان خۆ هەنی کەرەستە هەیە دیالۆگەکەش هەیە بەڵام ئێمە لەگەڵ هاوڕانیشمان باسمان کردو لە بابەتۆ تەوەقۆی ئەوەی بێن وەکو بەدیل بە چێهرە و بە وتەبێژ و خۆیان مەتراکەن وە جێگای سەرنجامە لەمەدا جێگای بەحث ماوە بۆ چوونی جۆرا و جۆر ماوە و ئەلبەتە باسەکەی مەترەحە ئێمە بەش بە حاڵی خۆمان وەکو حیزب کۆمونیستکارگەری حکومەتیس هەم لە شوڕای هاوکاری سەراسەری هەم لە شوڕای هاوکاری کوردستانە مەترەح حکومان کردووە و لەسەری شێڕۆین و هیواداریشین بە نەتیجە بگان ناومێد نین لەوەی بە نەتیجەگەین بەڵام ئەوە بەشە لە کارە کە بەشێکی مهمە تۆ پرست چکردن بەشێکی دیکە کاری ئەوەیە ئێمەوە خۆمان وەکو کۆمونیستەکان وەکو حیزب کۆمونیستکارگەری حکومەتیست ئێمە لەم دەورەی شەڕەدا لەسەر 4-5 خاڵی زۆر ئەساسی خەریکین پێداگریەکی یەکێنەوەیە هەم لە پێش دەستپێکردنی شەڕەکە و هەر ئێستاش شەڕەکە بەم کارەساتەوە هەیە ئێمە لە دژێم شەڕی و ئەمەمان بەرز کردوتەوە و لەسەر ئەما ڕۆین ئەم شەڕە بە زووترین کار ئەبێ بوەستێ بەش بە حاڵی خۆمان حولی بۆی دەین چ لە ئاست نێونەتەوەی و چ لە ئاست خارجی کشور بە ئاکسیۆنی ئەترازیەکان بە پەیوەندگرتن لە هێزە چەپەکانەوە بۆ خۆت دەرگیر بووی لەو مەیدانەدا کارت کردووە لە پەیوەند لەگەڵ هێزی چەپ و سۆسیالیستی دیکەی لە ئاستی دنیایی هەن کە بەداخەوە لەوێژ ئەڵبەتە کەم تەرخەمی زۆرە ئەمە بەشێکە بەڵام بەشێکی دیکە ئەلئان لەم هەلوو مەرجەدا چەند شت مهمە دەورەیەکی زۆر نالەبارە کۆمەڵانی خەڵک لەم دەورەدا احتیاجیان بە زۆرترین یەکگرتووی اتحاد و هاوپشتی لەگەڵ یەکتری هەیە جمهوری ئیسلامی ئەو وەختەی شەڕیشی پێنەفرۆشرا بوو بۆ خۆی دژی خەڵکەکە بوو لە تەئمینکردنی بژیوی خەڵک تا سادەترین نیازەکانی خەڵکی بەراورد ناکرد و دژی بوو تا ئێستا ئەم شەڕەش ڕووی داوە ئەبیسینەوە لە سەحی هەر شارە و هەرگەڕەکە لە تەئمینکردنی مەعیشەتی ژیانەوە تەئمینکردنی ئەمنیەتەوە ئاگا لەبوون لەکتری خەڵکێکی زۆر لە شاری تاران و شارە گەورەکان ئاوارە بوون بۆ ئەملاولا حەوانەوەی ئەوانە یعنی منزورمە جارێکی دیکە احتیاج بە هاوکاری هاودڵی هاوپشتی بینی کۆمەڵانی خەڵک زۆرە ئێمە لەسەرەوە یەکێ لەو خاڵانەیە ئاڵین کۆمەڵانی خەڵک لە هەر کوێکە هەن لە شار و لە گەڕک لە شوێنی کار لەم دەورانەدا خۆتان ڕێک بخەن شەبەکە و کۆمیتە و ڕێکخراوی کۆمەگەیاندن بە یەکتری یا ڕێکخراوی هاوکاری و ئێمە پێڵین نەهادی هەمیاری لە نێو خۆتانە دروست بکەن لە دەورەی کۆرۆنا دروستیان کرد لە بازە شارێک زۆر کۆمەچی کردن لە دەورەی زەلزەلا بوومەلەرزە دروستیان کرد زۆر کۆمەچیان کردن ئەمە بە نەزانم یەکێ لەو شتانەیە لەم دەورەیە کارێکەکە ئەو شەرایتە سەختە کارێک نەکا خەڵکەکە لێک دوور بکەنەوە و دەنەچە ئیتحاد و هەمیاری و هاوکاری کۆمەڵانی خەڵک لە کاناڵی دروستکردنی کۆمیتە و نەهادەکانی هەمیاریەوە زۆر مهمە تاکیدی لەسەرەکەین بەشێکی دیکە ئەم شەڕە ئاسەواری نائەمنی هەر ئێستا نائەمنیەکی زۆر هەیە بەرحاڵ هەر گروپێکی چەکداری 12 کەسی توانێت لەم فرسەتە ئیستفادە بکە و بچێ ئەنواعی کارەسات بەسەر خەڵکی عادیە داسەپێنێ لە هەر شارە لە هەر دەیە لە هەر گەڕەکە لە هەر منتەقە وە بەتایبەتم شەڕە پەرەی زیاتر بگەێ ئەم بێسوباتیە ئەم نائەمنیە زیاتر بێ ئێمە قسەمان لەسەر ئەوەیە کە لە شار و لە گەڕک لە دێ لە هەر کوێ ئەبێ واحدەکانی گاردی ئازادی دروست ببێ ئەمەی ترە بێ خەڵکی تێکۆشەر و لاوانی هەر شارە و هەردەیە خۆیان ڕێخەن لە واحدی 3 کەسی 5 کەسی ئەگەر ئەوزعەکە ئاواڵەتر بۆ حتا لە دەستەدا زیاتر بۆچی و حتا خۆیان مسلحکەن بۆچی بۆ دفاع لە بۆ تەمینی ئەمنیەت ئەمنیەتی گەڕک ئەمنیەتی شار ئەمنیەتی حتا ئەگەر دانشگا و زانکۆیە کراوەتەوە خەڵکێت لەوێنە دەرسە خوێنێ بە دەستەیەکی حفازی ئەو خوێندکارانە لێ بن هەرچەند ئێستا دانشگا و هەموو شتێک داخراوە بەرحاڵ دەنەچە ئەمەش دروستکردنی واحدەکانی تەمینی ئەمنیەت کە ئێمە پیاڵین گاردی ئازادی یەکێتر دەتوانێت نێوەتری بۆ دابنێ
پیشە توانێت بە شکڵێکی دیکە سازماندا مهمەوەیە بێ ئەمنیەت تەمین بێ ئەمە خاڵێک ئێمە لەم دەورەدا زۆر لەسەری پێداگریەکەین و بەشێکی دیکە جمهوری ئیسلامی ئەمە وزع بڕاتە پێشێ لە زۆر جێلەوانەیە کۆنتترۆل لە دەستی دەرچێت ئیدارەی گەڕک و شار و منتەقەی لە دەست دەرچێت و بە تایبەت دەڵان ئێمە لێرە لەسەر کوردستان زۆر قسەمان کرد ئەم ئەگەرە زۆر هەیە هەر وەک چۆن ساڵی 92 لە عێراق وای لە هات کوردستان عێراق زووتر لە هەموو جەیەکی دیکە لە ژێرچنگی بە ئەساتە دەرێ ئەوانە لێرەش لە ژێرچنگی جمهوری ئیسلامی بێتە دەرێ لێستاوە ئێمە ڕوومان لە جەماوەرە ڕوومان لە کرێکاران و پێشڕەوانی ئەو کۆمەلگایە ڕوومان لە لەوانی تێکۆشەرە عەقبەت لە شار و گەڕک و هەرشوێ بۆ شەرایەتێکی وە خۆتان ئامادەکەن شوراکانتان دروستکەن شوراکانتان پێک بێنن دروستی بکەن بەڕێوەبردننی گەڕک و شار و منتەقەکەتان لە تەریقی شوراکانەوە بەدەستەوە بگرن نێڵن دار و دەستەی نظامی چ لە دەرونی جمهوری ئیسلامی و خۆدا بسەوێنە بەسەر خەڵکە چ ئەم دار و دەستە و ئەم ئەحزابی مسلحی کە ئەچنەوە خۆدا بسەبێن بەسەر خەڵکە بەڵام هاوڕە شەماڵ تۆ بۆ خۆت تەجروبەی شوراکانی کوردستان عێراق لەبیرە هەر لە ڕۆژی ئەوەڵەوە شوراکان ئەگەر خۆیان چەکدار نەکەن خۆیان مسلحی جەماوەری نەکەن مەزورمانەوەنی ئەم گروپ و ئەو گروپ ئەوە نەکەن کە قدرەتی دفاع لە حاکمیەتی شورایی وە لە جەماوەریان بێ ئەم ئەحزابی مسلحە خەنە پەراوێزەوە هەروەک لە کوردستانی عێراق وایان کرد ئێمە لەم ڕۆژانەدا لەسەر ئەم چەند خاڵە زۆر پێداگریمان کردووە و ئەلبەتە ئەبینم جەریاناتی دیکەی چەپیش کە لە نێو شوڕای هاوکاریدان ئینسافەن لەسەر ئەم کومیتە هەمیاری و هاوکاریانە لەسەر خۆ ئامادەکردن بۆ شوراکان بۆ ئەممانە پێداگریان کردووە تەنیا شتێک کە کەمی بینم لەسەری قساکەن باز لەوە ناکەن ئەو شوڕایانەی پێک بێت چەکدار بن ئەبێ مسلح بن بۆی دفاعکەن لە ئەمنیەت و ژیانیان ئێمە لەسەرمانە پێداگریمان کردووە لەم بەتەوە بانگەواز و پەیاممان بووە هەر لە درێژەی ئەم باسوشتەی تر لە بەرنمەیەکی دیکەدا خۆت دەزانی من بانگەوازێک هەر لەم بابەتەوە ئەبێ و ئەمەی تر کۆتایی کار نییە ئەوزاعێکی زۆر پڕ ئاڵوگۆڕە زۆر کار لە دەستوری ڕابەران و پێشڕەوانی خەبات و مبارزە لە کۆمەلگای ئێران و کوردستانە و لێرەشدا هەیە بۆی ئەم دەورە ئاستەمە بە ئیرادەی جەماوەر واقعان خەتەرەکان کەمتر بکرێنەوە ئایندەیەکی باشتر تەزمین بکرێت زۆر باشە دەست خۆش منیش بیرم نەچێت لە کۆتایی ئەم باسەیە باسی ئەو بکەم کە لە ڕاستیە کۆمونیستەکان و خەڵکی ئازادی خواز و چەپ و سۆسیالیست و هەموو ئەوانەی کە دڵیان بۆ ئازادی و یەکسانی یا لە کوردستانی عێراقی ژەبێ ئامادەی ئەوە بن کە بەهانای خەڵکی کوردستانی ئێرانەوە بێن هەر ئەمڕۆ ئەو شەڕ و ئەو بۆمبا بارانانەی کە لە شارەکانی کوردستانی ئێرانەکرێ تراجیدیایشی بە وجود هێناوە تراجیدیایشی پێکێناوە و ئەم شەڕە لە درێژەی خۆیان هەفتەیەکی تر بەخایانەیە ممکنە کەم و کوڕی لە هەموو لایەنەکانی ژیانە دروست ببێت کۆمەلگای ئێران خۆی بەدەست مەینەتیەکی زۆرەوە ئەیناڵان دۆخێکی ئابووری زۆر نالەباری هەبوو ئێستا دۆخی شەڕیشی دێتە سەر و ئەوانە لە ڕاستیە بە هەمان گوژم و بە هەمان ئەو هێزە فراوانە جەماوەری کە هاتە مەیدان بۆ داکوچیکردن لە ڕۆژاوا لە کە بەڕاستی بە هەر وتارێکەوە هات بێتە مەیدان خودی کۆبوونەوەی خەڵک لەو ڕیزە فراوانەیە بۆ داکۆشیکردن لە ڕۆژاوا و بۆ بەرگرتن بە کوشتاری خەڵکی ڕۆژاوای بڵێن خەڵکی کوردستانی سووریا بۆ خۆی شتێکی زۆر هەنگاوێکی زۆر پێشڕە و هەنگاوێکی زۆر پۆزتیڤ بوو ئەبێ هەمان شتیش بۆ کوردستانی ئێران بۆ شارەکانی ئێران بێتە مەیدان و خەڵک لەم بابەتەوە لەم دووسنوور بۆ ئەو دووسنوور حسابیەوە نەکەن جەماوە دەتوانن بە هاوپشتی یەکتر زیانەکان و ئازارەکانی یەکتر کەم بکەنەوە ڕاستی بۆ ئەمە شەپ و کۆمونیستەکانی کوردستانی عێراق لە پێش هەمووانەوە ئەرچیان لەسەر شانە لەم ڕێڕەوەیە ڕۆڵی خۆیان ببینن و دەست پێشخەر بن و هەر ئێستا فکری ئەوە بکەنەوە کە چۆن لە نزیکترین ماوەیە بتوانن کۆمەک و یارمەتی زۆر بە زۆر ئامادە بکەن و چۆن کوردستانی
ئێران لە ساڵی 1990 باوەشی بۆ خەڵکی کوردستانی عێراق کردەوە بۆ ماڵەکانی خۆی نانی سەرسپێکوانان لەگەڵا بەش کرد ئەمڕۆ ڕۆژگاری ئەوەیە کە خەڵکی کوردستانی عێراقیش یاخۆ خەڵکی هەرێمی کوردستانیش هەمان هەڵوێستی ببێ و لە بە هەمان گیانەوە بە هەمان هەستکردن بە بەرپرسیارەتیەوە ڕوبەڕووی ئەم دۆخەنا لەبارە ببنەوە لە کوردستانی ئێران. من شتێکی ئەوتۆم نەماوە هاوڕێ ڕەحمان ئەگەر شتێک نەماوە منش قسەیەک نەماوە بەڵام تۆ وەعدێکتدا بۆی بێ وەعد دەرنەچووتە برێک لە کامنتەکان لە ئاخرەوە ئەگەر لە حەدی چەند دقەیەک بەڵام پێشەوە تۆ شتێکی زۆر باشت لە ماخرەوە وروژان ئەویش نەقش و ڕۆڵێک کە خەڵکی ئازادی خواست لە عێراق لە کوردستانی عێراق و تایبەت حزب چەپ کۆمونیستەکان لەم ئەوزاعەیە ئەتوانن بیان بێ ئەوڵەن جارە بەداخەوە هەر خودی کوردستانی عێراق و عێراق خەریکن بەرەو شەڕێکی نێوخۆییە بن یەکێ لە لێکەوتەکانیەتی ئەوە لە عینە حاڵە عینەن وایە ئێمە هێزی چەپ و کۆمونیستی ئێران و کوردستانی عێراق لە هەرکوێ ئەم دنیاە وا جملە لە عێراق و لە کوردستانی عێراق لە هەموو جێ زیاتر چاومان بڕیوەتە ئەو هاوپشتی و هاوبەستەگی و هاوکاریکردانە لەو بابەتەوە و هیوادارمەوە اتفاقە نەکەوێت بەڵام بەعید نییە لە نچی ئەم شەڕ و کاولکاریە هەتا بەشێک لە خەڵک لە کوردستانی عێراقەوە ئێرانەوە ئاوارە بنبێنە کوردستانی عێراق دقیقاً احتیاجیان بە کۆمەکی جەماوەرە بێ و من شایە لە قسەکانیشمان لە بیرم چوو یاوتیشم تاکیدێکی زیاد هەر ئێستا یەکێ لە دیاردەکان ئەوەیە لە شاری تاران و شارە گەورەکانەوە خەڵکی بێدەرەتان ڕووەکەنە شارەکانی دیکەی ئێران شارە چکۆلەکان حتا دێهات من ئاگام لێ بەرە و شارەکانی شمالی ئێران ڕۆیشتون حتا یەکێ لە ئێسترالەکانەوە چونکەڵەن هاومەرزی ڕوسیە ڕەنگە جمهوری ئیسلامی لەوێنە خراپەکاری کەمتر بکە واگەداریتان یا مەزرم هەیە منطقی ئاوای هەیە یا بەرەو شارەکانی کوردستان هاتوون دەرنەچەر لەم دەورانەدا بە پیری ئاوارەکانەوە چوون حەوانەوەیان لە کەناری خۆمان ماڵیان لەگەڵ بەشکردن تەزمینی ژیان و ئەمنیەتیان و کۆمەککردنیان بە تایبەت بریندار و سەدەمە دیدە لە ماجرایە زۆر بە وجودێ ئاگامان لەوانە بوون چ لە نێو خۆی ئێران لە کوردستانی ئێران چاگەر مەواردی ڕووی کردە کوردستانی عێراق زۆر پێویستە و پێم خۆشە چەند کۆمنتێکیش ئەگەر لە چەند دقەیە کۆمنتەکان زۆر نین بەڵام بەرحاڵ ئێمە قەولماندا بوو باش بوو فریام کەوتی کە تووشی ڕەخنە و گازندەی هاوڕیان نەبمەوە هاوڕێ ئیماد عەلی ئەڵێ بە بۆچوونی من گشت ئەمانە کە ڕوویدا تەنها بۆ هەندێکی لە دەسەڵات دارانی ئێران و ئیسرائیل و ئەمریکا بوو یاخود بەرکەوتێکی ئەوە بوو بەردێک لە چەند چۆلەکە درا بە تایبەت وێرانکردنی وڵاتانی کەندا بوو ئەوەی هەمیشە مەجبوری ئەمریکا بن پێشتر لەبەر بەرنامەکانی ترا ئەم نیگەرانیان باسکرد یاخود پێم وا بۆ کە ئێران ناڕوخێت بڵێ پێم وا بۆ کە ئێران ناڕوخێت ئەڵێ ئەم شەڕە بەردەوام بێت لە قازانجی ئەمریکا و ئیسرائیلە ئاوڕێ عومەر هەنگاوەڵێ ناسیۆنالیزمی کورد ئەم جارەش بێوی سەلمێنەکە مخەڕی بن کە وشەیەکی بەرحاڵ زۆر بڵێن کۆنە دێرینە نازانم تواوڕێ ڕەحمانە زانیان نازۆر ڕێزانم باز بەکاریە بردەی باز بەکارێ نابەرحاڵ من پێم باش نییە بەڵام ئەمەیتی ڕێی بەڵام ئاوڕێ ئەنجەماکرێکاریش ئاماژەیەک بە قسەکانی ئەمڕۆی ئیبراهیمی عەلیزاداکە ئەڵێ قسەکانی باش بوون بێتر هەرێک کۆمنتی شاپەرستەکانی شاتۆ بەڕاستی جێگەیان نییەدایان بنێم لەبەرەوەی زۆر بە تووڕەیی و بە ئەوانەوە لەسەر یوتوب و لەسەر یوتوب بە تایبەتی قسەیان نووسیوە کوردەکان نیشتیمان فرۆشن بەرحاڵەوە جێگەی نیەسەن نیشانی بین بەرحاڵ ئەمانە کە ئەم کۆمنتانە بوون ئەگەر سەوباسێکت هەیە لەو بابەتەوە وەڵام سوپاسی مداخلەکەیانەکەم دەستیان خۆش بێ لەسەرەوەی ئەو دۆستەمان ئەمات بەقیەکەیم لەبیر نەمان نێوەکەی لەسەرەوەی شەڕەکە بەد ئەمریکا و ئیسرائیل پیان خۆش شەڕەکە بەردەوام بێ لەوەدا لەگەڵی هاوڕای نیم ئەوان بە دوای شەڕی کوردماوەن بە تایبەت ترامپ وتم ئستراتێژی ترامپ نەتەنیاهوو لەم شەڕەدا فەرقەکە
ڕەنگە ئیسرائیلی شەڕی زۆر بەردەوامی ناوێت چونکی زۆر دەرەقەتی بووجە و مەخارجەکەی ناکەوێت وان بە دوای شەڕی کورتماوەن هەر بۆیەکانە لەوانەیە کاولکاری زیاتر لە هەفتە ڕۆژی ئایندا بەوجود بێنن لەوانەیە شتی زۆر خراپتر بکەن بۆ ئەوەی جمهوری ئیسلامی بەچۆکا بێنێ بەڵام یەک قسە لە کامنتەکەیە دروستە لانیکەم ئیسرائیل پێی خۆی کۆمەلگای ئێرانیش وەکو ئێستای سووریای لێبێ وەکو حتا بێسوبات نیمە بێسوباتی پێ بڵین عێراقی لێبێ کاڵان ئێستا 25 ساڵە نەچەند 23 ساڵە دوای 2023 ئێستا کوونێ قامگیری هەر بەوجود نهاتووە وەکو ئێستای لیبی لێبێ بۆ بەڵێ وایە دەوڵەتی ئیسرائیل پێی خۆشە هەموو دەوڵەتانی دەوروبەری لاواز بن زەعیف بن کێشەی زۆریان بێ تایبەت ئێران کە وڵاتێکی گەورەیە حتا ئەگەر پەرەمپەرەمیش بێ تیکە تیکەش بێ ئەو پێی ناخۆش نییە لەوەیە حەقیتی بەڵام شەڕی درێژماوەیان ناوێت بە تایبەت ترامپ کاسن وعدەیەوەیدا بوو شەڕ و ئەوە نەبێ بۆ یەکانە مەسلەیەتی خۆی ڕێمە حد یەکسەر مانگەتر ئەم شەڕی دامادێنە بێت لەم مانگەدا بە قەولی خۆیان بە هەر قیمەتێ بێ بە کوشتاری زۆریش بێ سەرکەوتن بەدەست بێنن نەدەم چەندە پێی بڵین سەرکەوتن بەڵام عقبەت ملهوڕێکەیان پسەلمێنن ئەوە لەو بابەتەوە قسەکانی ئەمڕۆ ئیبراهیمی علیزادە منیش گوێم لێ بووە بەشێکی باش بووە مثبت بووە کە لە دژی دەستێوەردانی ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانی ئەم ئەحزابە بووە بەڵام لاوازشی هەیە قسەکانی لە بەشی ئاخریە دووبارە ئەوەی ئێمە لەگەڵ ئەمە هاوپەیمانیە پەیوەندیمان هەرە بێ حاضر بە هاوکاری لەگەڵیان هەین یعنی ڕێگای کردوتەوە کەماکان بۆ ئەوەی پێی مەسلحەت لە ئایندەی نزیکە بەتایبەت لە ژێر فشاری باڵی ڕاستی نێو خۆیاندا پێیان پەیوەست بێ ئیتفاقا نەبێ ئاگەمان لەم بەشە بێ بۆ یەکانێ لە هاوڕێم جەماڵ کرێکارەوە گرتووە هەر ئینسانێکی چەپ و سۆسیالیستەوە لە هەر کوێ دەنگێگا اتفاقا نەبێ ئەم هۆشدارە بە جەریانەکەی تحتی مەسئولیەتی ئیبراهیمی علیزادە بدرێ پەیوەست بن بەم شەش جەریانە ئیتر ئابڕوویەکیان بنێوی چەپ بۆ نامێنێ تۆ پەیوەست بی بە هاوپەیمانی ترامپ نەتانیاهوو ئیتر نێوی چەپی چی نێوی حەخوازی چی فیشەکی ئینە کۆتاییە ئیتر ئەلان من ئەوەی ئاگادارم و ئەزانین خۆ هەشە لە نێو ئەو جەریانەدا خۆی بە چەپ ئەزانێ لەسەر ئەوە ئاڕوە کە نابێ بچێتە ئەو بەرەی ڕاستەوە کە نابێت بن بۆ هاوپەیمانیە دەنەسە بەنەزەم وەزیفەیە هەر هێزەکە ئەوە تەقویەتکە و ئیبراهیمی علیزادەش بێ ئەگەر ئەوێ اعتبارێکی بێعنوانی حتا شخصیەتێکی چەپ بمێنێ بچێتە نێوە هاوپەیمانیەوە بەرحاڵ هەڵی گەورەی ژیانی سیاسی خۆی کردووە هەرچەند زۆرێک لەو هەڵانەی کردو لە ماوەی 25 ساڵی ڕابردووە بەداخەوە زۆر هەڵی کوشەندەی کرد کە بۆیە باعسی دوورکەوتنەوەی خۆش و جەریانەکەی لە ڕەوتێکی کۆمونیستی ڕۆشنبین بوو زۆر باش بەرحاڵ دەست خۆش هاوڕە ڕەحمان بەرنامەکان لێرە کۆتایی پێبێنین 2 سەعاتمان تێپەڕان بەرحاڵ تا بەرنامەی تر و دیداری تر لەگەڵ ویرانی ئازیزە هەموو ئێوەی ئازیزان کە تا ئێستا لەگەڵمان بوون سوپاستانەکەین 2 سەعات هەموو ئێوەی ئازیز بە شادی و کامران ئێسپێری